بەڵێ بینەرانی بەڕێزی HD تەلەڤیزۆنی HD میدیا گەڕیان بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان 94.1 من ئەمڕۆ لەبری هونەرمەندی کۆمیدیا لەبری هونەرمەندی خۆشەویست کاک سامان حاجی سامان لە بەرنامەی هەلە و حاجی هاتمە خزمەتان لێرەوە ئەمەوێ لە خوای گەورە داواکارم خوا شفای خێری بۆ بنێرێ بەداخەوە کاک سامان تووشی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بووە بە هیوای ئەوەی ئینشەڵڵا چاک بێتەوە لێرەوە بەناوی ڕادیۆی میلی گەڕیان و ستافی تەلەڤیزۆنی HD گەڕیان لە خوای گەورە داواکارین خوا شفای بەخێر بۆ کاکە سامان بنێرێ من حەزم کرد بەرنامەکەی کاک سامان نەوەستێ لەبری جەنابیان کە کاک جەزا داوای لێ کردم لەگەڵ کاک بورهان وانە وتیان با بەرنامەکەی 2 هەفتەیە وەستاوە نەوەستێ بە خۆشحاڵیەوە من حەدیەوەم نییە لە جێگەی جەناب بم چکە من ناتوانم جێگەی جەناب بگرمەوە تۆ هونەرمەندێکی سەرکەوتو و هونەرمەندێکی کۆمیدیت بەڵام داوای لێبردن لە جەناب دەکەم بە خۆشحاڵیەوە فەخری پێواکەم کە لەبری جەناب ئەمڕۆ ئەم بەرنامەیە پێشکەش بکەم خۆشەویستان لای هەمومان وشەی پاشا ئاشنایە لە هەرێمی کوردستان و لە ئەوروپا لای کوردانی ئەوروپا من ئەمڕۆ لەگەڵ هونەرمەندێکی زۆر خۆشەویست زیادە ئەزیز کاکە پاشا کە ئەتوانم بڵێم پاشای کۆمیدیایە کە ئەتوانم بڵێم جێدەسی دیارە لە ساڵی نەوەتەکانەوە تاوەکو ئێستا لەسەر ئەو ئەڵقانەی یەکەم کەس بوو لە هەرێمی کوردستانە کە توانی فلیمەکان دۆبلاجی کوردی بکە بە شێوەیەکی زۆر جوان و بە شێوەیەکی زۆر ڕێک و پێت پاشا گیان گەورە کرد قوربانت سپاس دەکەم یاخوا بەخێر بێ چاوی منی من لێرەوە زۆر سپاسی تۆکەم کاکە جەلاجیان سپاسی ڕادیۆی گەڕیان میدیاکەم چاوی هەر هەموو کوردێک ماچەکەمەوەی کە گوێی لە ئێمە ئێستا ئەوی گوێبیستی ئێمە بینەری ئێمە سپاسی کاک جەزا و کاک بورهان هەمووی هاوڕێی کۆنی منن کاک ڕاست کاگالان سەربازی ونن دەست و چاوتان خۆش بێ بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک لێرەشەوە زۆر هیوای سەلامەتی بۆ کاکە سامان ئەوش هاوڕێی کۆنمە لە بەرنامەی زەنگ بێکەوە کارمان کردووە چاوت ماچەکەم کاکە سامان بە هیوام باش ببیت بەم زوانە یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاوم خۆشەویستان بەرنامەکەمان ڕاستەو خۆیە هیوادارم زۆرترین شێری کەن چکا پاشاگیان ئەمڕۆ یەک مەجموعە من هیچ ناڵێم ئەمڕۆ هەچی شتە ئەمڕۆ ئێمە دەست پاشا وەڵای خۆی منیشی نایە زەر خۆ دەتوانی پێشکەشیش دەفعم مەکە یاخوا بەخێر بێ سەر هەردوو چاوم حەمەدەمبڵمان بۆ وەرگرن کاک جەزا عومەرە چکۆل ئەمانە هەمویان لەسەر خەتن ئەمڕۆ لەگەڵ کاک پاشایە جا هەر زۆرم پێخۆشە پێشەوەی داغڵی بەرنامەکە بین یەکسەر ڕاستەوخۆ حەمەدەمبڵمان لەگەڵایە لە شاری سلێمانیەوە حەمە گیان گیانەکەم ئەک سڵاوی لێبێ چۆنی کاکە جەلال گیان چۆنی بە قوربانی دڵێ بن سڵاوتان لێبێ سڵاو لە ڕادیۆی گەڕیان سڵاو لەو کارمەندە بەڕێزانە سڵاو لەو کاکە جەلالی کە ئەو ڕادیۆی بەرەو پێش برد بە قوربانە بم دەست ماجەکەم سپاس دەکەم تۆ گەورەی منی قوربانم کاکە جەلال بە خێراتنی کاکە پاشاش دەکەم قوربانم کاکە پاشای ژیان بەڕاستی زۆر شت لە تۆ فێر بووین ئێمە وەختێ جەناب کۆمیدیا دەکرد بەڕاستی درێخیت لە کۆمیدیا نەکرد و حەقی خۆش داواتێ کاک عیرفان گیانەکەم خۆشترین شتی لەگەڵ پاشایە چی بوو وەڵڵاهی کاکە جەلال زۆر یادگاری خۆشمانێ بەڵام خۆشترین شت لە لای من بەڕاستی هاتنەوەی ئەو بوو کە ئەمڕۆ بە دیداری شاد کە دەمێ بوو نەمبینی بوو کارێکمان کرد لە سەر چنارە گەربیری بێ بە سنۆقی بیکەیسی شت سنتورێ لێە بیرە نایە چی کردبوو بە سنۆقی بیکەیسی ها سنتورێ لێە نەریمانمان لەگەڵمان لەگەڵ ڕاستە فەرمی ڕاستەکەی ناڵم کاکە ئەمە زۆر شت لە جەناب تۆ فێر بووین کاکە پاشا چاوی من تۆ گەورەی ئەمەی کاکە قوربانم کاکە پاشای گیان کاکە پاشا بێجگەل لەوەی کە هاوڕێ و خۆشەویستمە خزمیشمە کاکە باوکی مامی خێزانمە ئەوە لێوە ئەو جوینمان کردووە هەم خزمیشین و هاوڕێش بەخوا ماستاوچی تویش قوربانتان یاخوا سەرکەوتوو بن لە باشە دەشتێک بەسەرهاتێ شتێکمان بۆ هین بکە لەگەڵ پاشایە دەی
بۆ خوایە کاکە جەلال ئێستا حالیە من لە ڕێگا سارە لێخڕم لەبەر حرمەتی جەناب و گەورەی رادیۆکە و خۆشەویستی کاکە پاشا داخل بووم چکە لە ڕێگام بەخوا سارە لێخڕم زۆر مەمنونی جەناب چکە ئێستا ئەگەر مرۆڤ بزانێ غەرامە مەکە کورە وەڵا کەس تۆ غەرامە ناکا بە شەرەفم کە زەقی نییە بەسەر تۆ ئاخر کاکە جەلال ئەگەر ئێمە یاسا تەطبیق نەکەین دوایی خەڵک چاویش لە ئێمە قەیچێکا بێ بە دەرەوە بیخەرە سەر کۆشم ئەوەژە بێ ئاخر ئەوە نابێ کاک جەلال گیان تۆ چوزانێ من لە شوێنی وایە فەرع پێچەکەم و ڕەقەمی دواوا بینم کاکە وا پێچەکەم دەست و چاو سەرکەوتوو بن لەشتان ساخ بێ کاکە جەلال گیان تۆ کەسێکی خۆشەویستی تۆ کەسێکی لەناو ئێمەیە بەڕاستی دیاری بەڕاستی جێدەستان دیارە سپاس بۆ کاک جەزا بۆ هەمووتان خزمەتێکی زۆر گەورە و جوانەکەن بە هونەری میلی دەست و چاو ماجەکەم منیش بە تۆ بەم پیاوانەوە جوانم تۆ عەزیزی قوربانم کاکە جەلال سەرکەوتوو بن یا خوا و لەشتان ساغ بێ سڵاو ڕێسمەیە بۆ هەموو کارمەندان کە ئێستا لەوێ خەریکی ئەو بەرنامەیەن بە تایبەت کاکە ڕێبازی خۆشەویستیش زۆر سپاس دەکەین چاو و ماجەکەین سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست هونەرمەندی بەتوانا کاکە عیرفان ناسراو بە حەمەدەمبڵ زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و گەورە کردی بەڵێ خۆشەویستان ئەمەنە بەپەلە داغڵ بووی ماڵە ئاوا بێ هەر بیرم نەبوو هەر ناوی ستافەکەش بەرم سپاس بۆ کاکە ڕێبازی دیجەی کە هەستا بەکاری مۆنتێری بۆ تەلەڤیزۆنەکەش و بۆ ڕادیۆکەش و بۆ پەیوەندی وەرگرتنەکان دەست و چاو خۆش بێ حورمەتەن بۆ کاک جەزای بەڕێز بەڕێوەبەری گشتی کەناڵەکانمان سپاسی بورهان ئاغالەرەکەم کە پێی ناخۆشە بڵێ بەڕێوبەر ئەمڕۆ من محاسبەی تۆم کرد ئاگال لێ بوو کاگەر دەڵات بەڵێ ئەڵێ ئەمڕۆ لولتان کرد سپاس بۆ برای بەڕێزم کاک ئەحمەد خۆشناوەتی لە شاری هەولێر بەرپرسی ئەدمینی هەموو کەناڵەکانمان و هەموو پەیجەکانمان کاک ئەحمەد بۆمان شێر کە دەست و چاوە خۆش بێ و سپاس دەکەین باش پاشا گیان با جارە پێشەوە بچینە لای بەسەرهات و نوکتە و قسە خۆشەکان من ئەمەوێ یەک پرسیار لە جەنابم بکەم هونەرمەندی خۆشەویست عومەر ئەچکۆلی جوان ئەک بە قوربانێ بم کا عومەر سڵاوتان لێبێ و هەر لێرە تا ئەو جدی ئێوە دانیشتون لە کاکە جەزاوە چاوتان ماچەکەم تا کاک ڕێباز کە پەیوەندەکەشی بۆ وەرگرتن زۆر سپاس کاکە عومەری گیان ئەنجا هەر لێرە تا ئەو جێگەیە ئەگەر بە پێ بیت لە تاوە ڕام کرە سەرەوە بڵی کە زۆر هات دەبێت سا لە سەربان خڕان لەگەڵاکەم بۆ گەرمایە بەجەفتەوە بۆ ئاوە گریا پەیوەندی و کردووە عومەر تۆ نەوەڵا ئێمە تەبیعی ماڵ ئێمە لە خەریتیان نیە عەرز نانێنێ کەویتە خوارەوە ئێمە زۆر دوورین ئەنجا زۆر بە خێراتنەوەی مامۆسای ئەزیزم برای خۆشەویستم هونەرمەندی زۆر خۆشەویست کاکە ئەردەڵان کە ناسرا بە پاشا هەر لێرە تا ئەوێ چاوی ماجەکەم بەخێر بێتەوە بۆ شاری سلێمانی قوربانە بم عومەر گیان بەڕێز دەدەوتان تاکە مامۆسا بوو کە لە ژیانە منی بردە ناو دنیای دۆبلاژ و دنیای کۆمیدیاوە باش کا عومەر جان شتێکی خۆش لەگەڵ پاشایەوە هەموو گیانتان مکەسەرات بووە کاتی خۆی وەڵی کاکە تایتانیکی دۆبلاژ ئەگەر تایتانیک بەو سەرما و زوقم و سەرمایە تایتانیکی دۆبلاژە کرد نەفەکەی هێنابوو عومەر جاندەی خێراوەرە لەبەری کەوبیڵێ ئیتر لە بینەڵم باسی فیلمی تایتانیکەکەم فیلمی تایتانیکمان دۆبلاژە کرد اینجا هەموو سەڵتەکەیش لەگەڵەوە دۆبلاژمانە کرد پێم وایە خوشکە پەروینی بەرنامەی زەنگ بوو دەوری هینێبینی کشە جوانەکە اینجا ئەو تایتانیکە تەشتی ئاویە نابوو لەگە عەلایەیەکی ڕەشاوتی عومەر هەبووم بێنە بۆی لە چکە مواسرا سەڵکی پاشا دەبریە کرد وەڵامی تەشتەکەم هێنا بەو زوقمە هەمووی وەڵای کۆشی دادە پەروینەوە هەڕەق بۆ داماوە بەو سەرما و کڕێوەیە تەشتی ئاوی سەوەڵام کرد لە باوەشی دادە پەروین هەر لێرە شۆچاوی پەروینیش ماجەکەم وەڵی لەگەڵ پاشایە من ئەزمونێکی زۆرم هەیە پاشایشە کە لە هاوڕێ هەرە وەرە وەڵا برامە هاوڕێ نییە اینجا نازانم چی بەڕاستی چی بە باسکەمەوە نازانم شتیە کردو لە پڕێ نایی ئەڵ عومەر جان دەست لێ بکەم بەزات و بیعیبی خوا هەر ڕێیسەوە باسی بۆ بکەم هەتاوەکو دنیایە من و پاشا هینمان تەواو نابێ یادەوەری و شتی خۆشەوانە ڕاستەکەی یاخوا سەرکەوتوو بیکا عومەر بەس کا عومەر یەک من شتێکم بیر کەوتەوە تۆ و جوانە مەرگە و کاک پاشا شتێکتان نەیە ها بۆ سلێمانیە لەگەڵ تو خوا لەگەڵ کاکە جەمالی برا جوانە مەرگ خوا لێی خۆش بێ لەگەڵ ئەمڕۆی لە هەموو ڕۆژێ خۆشتر بێ دەمپەڕێکمان پێ بوو کاتەوەزم تراکتۆر ئەرە وەڵات دەمپەڕێکمان پێ بوو دەمپەڕ شەوەکەمان لەگەڵ عومەرا کرد ئیمشەو تاریکیشەوە ئەنجاراییریشان لە دۆبلاجی لە فەکەیە پێمە دۆبلاجێکمان هەیە لە فەکانە خۆی
لە فێکیا بۆ دەست جوانەمەرگ زۆر جوانەی خوارخوا ئەگەی لێ وتە تەسویر لەسەری بخواردی دوایکە تەواو بووتی عمەرتم ئاوتی ئیمان سوچێرمتم چییە وتی نیوەی علاقەم لەگەڵ خواردبوو هەن لەسەر فابووانە نابوو لەبەرەوەی تەسویری لەسەر بوو نیوەی علاقەی لەگەڵ خواردبوو لایلۆنەکەی پێوە خواردم جا پاشای و کاکە قەپی زۆرتون بگرن یعنی قەپیتون بگرن لە فەکان بڕوان دەگەکە تەواو بووتم جەمال چییە خوا لێ خۆش بێتی خاڵ بۆ قورآانە نیوە علاگەم لەگەڵ خواردوت مەگەڵ چی لەگەڵ لە فەکاکە پاشار بە قەپیتون بگرن دەکرۆ دامەوە باش کا عومەر جان کە هاتی بۆ لای جەزای ساز وتت بم خەرە ناو دەریای هونەرەوە ئەو لێرەوە شای مامۆستا جەزا باوکە جەزا ماچەکەم ئەوە پێیان وتم کاکەمەوە کاتە لە هەڵەبجە بووین هاتمە سلێمانی وتم کاکە ئەوە چۆن پشمە ناو دەریای هونەرەوە تو کاکە چی بکەم چۆن وتیان کاک عومەرجان تیپێگەی پێڵەن تیپ مۆسقەی هاژە تمێ تیان جەزاکەریم سەرۆکی تیپەکەیە عەلی یارە و عەبدولی سالەحالە و عومەری حەمەڕەحیمی ماچۆ بەهمەنی کلارنێتن وتم تیان ها لێرە دانیشتون لەسەر چنار بوو وتم کامەی وتیان ها لای سیاحەکە لە پەنا ئاوەکە دانیشت بوون سیاحەکەی سەرچنار جاهینی تیا بوو مەڵپیان و مەزبەحی فاسۆلیاکە گەربیتانە بێ لە شێوەی فاسۆلیا بوو منیش بەحساب قەمسەڵەیەکم هەبوو قەمسەڵەکەش چی بوو پاشاکیان بەتانی بوو دایکم خاڵی خۆش بۆی کردم بە قەمسەڵە بەتانی هەبوو ئەو بەتانیم کردبوو بە قەمسەڵە وەڵا هاتم جەزاش دانیشت بووتم سەلام عەلەیکم عەلەیکە سەلام کاکە بەخێر بێ وتم زەحمەت نەبێ چۆنم خەنە دەریای هونەرەوە تان دەریای هونەرتم باڵێ تیوەرە کاکە گیان وەڵا خوا ئاگای لێ هەر دەسوقات چاوە گرتم و سەحەڵا نامەناو مەزبەحەوە خواوەشی گەریان كان أو درياي هنا شيء مردو مريه خوا وشيل بتاعني كان يو اسفن جهال يمشي بقناة مثلا قريب خنجر من هلا أو المصباحي ساتشنارو من لەگەڵ عومەر هینە لە دوو ڕێگا بڵێن بێ کۆپەیوەندیمان زۆر بوو یەک لە مەسەلای ئەو کۆمیدیانە دووش لە مەسەلەی مۆسیقا یعنی من 3 ساڵ زۆر شانازی پێوەکەم لەگەڵ عومەرە جیهاد نەمامە مۆسیقایکە ئەدێنین بەڵام ئەوە بگێڕەوەی کە حەفلەمان زۆر بوو ڕۆژی دوو حەفلە و هەر لەگەڵ عەلادین حەسەن و ما ئەوەی هینەکەوەی تفا بڕێک كاكا جمال كاكا جلال أما نمان حفلة هبو هاتي نوا لا هين بوين لا بيجوي لا إيران كهات موا أو كاتا كيموا كسك من دانا لدكان بوي حفلة الوجه أنا قلت مو تيام برا رد رنت أخير بو تقال خير حفلة تان هيت لا شو تان لتلزيت تباشا جان كيسير وتم خيرا حر أو أنا باخيرات بو حفلة لزيت يعني ببيعوا يبداني سنين والله باشا كنا هات شون توروشني دفتري كده سيروت يلا كاكا تفاقي شبه سايزر لي أنا الناس يا رجال دي شيء وتي كاكا إيمان بيلا وتنبو وتي هالشي حفليتو هي هم عشائر إذا روجان تنبضت لموتيل ميريك مان هي كرة لشيراتونيا كاكا تلاويكو هات لزيتو أنا من بدرو يشاب خوشويستي معناه بو همو أهلي تلزيتو دبري قراف دابا من يهود أيوة حفلين راقي بقرا كاكا والله من عشائر من حسن حفلي عشائر جابرا قولكم جارێکی حەفلەمان هەبوو لە باینجان بەڵێ صدفە ماڵەکەیشی تر ماڵیان ئاوا کایا ڕەبی 1 ملیۆن کەڕەل ئیتر شلەکەش باینجان بووتر ئافرەتێکینەکەیە جنیە ها باینجانەکە ئیتر پاشایەکسەر باینجانێک هێڵگرت وتم پاشای سامە لە ڕێک قەلاقی باینجانەکەی پیشانە پێن ئەلێرە چکە ئاخر ماوە قوربانتان شاوتان ماجەکە زۆر مشتاقی مامۆستا پاشا بووم ئای سەلێ بوومە چاوەکانی ماجەکرد ئەڵێ غایبە عومەر گیانەبێ بەرنامەیەکی تایبەتیش بۆ جەناب بکەم ئیتر نازانم کەی من هەر کوڕیە و ڕادیۆیەم و شێخ بورهان ئەوە تاجی سەری عومەرە پشکۆلە و تۆ عەسڵەن هەر مدیری ڕادیۆکەشی بۆی بیزانم ئیستەغفیر الله من سوچی هەمووتانم کاک جەزاوە توی فەخرە و گەورەی منە وەڵڵاهی کاکە جەلال خۆزگە بە خۆزگایی خوا ئەمە نەبێتە مەوزوعی شێخ خۆزگە بە خۆزگایی خوا من یان مەسەلەن کەسێ هەبووە دەعمێکی و ڕادیۆی بکردایە بۆی کە هەموو ستافەکە لێ مەعاشیان هەبووایە و بمانتوانیایە کە ئیشی کە نەکەین بین لە ڕادیۆکە بەرنامەی خۆش و بە پێش بکەین بەڵام وەڵڵاهی کاکە سوێن بخوا بەیانی ڕۆژە بێتەوە هۆڕی لێ سلف لێ مەڕم بۆ دەوام هێمەوە سیارە وەڕنم بۆ لیا بازێ مەڵی تۆڕم 5 مانگە بەدەی سەران نەدی بەخوا خەریکی دەوامی ئاخر خۆشەویستی عومەر گیان خۆشەویستی لای خەڵکیش بە قوربانی هەموو جامی مەرە پشکۆل برابشوشی هەموو ئەو خۆشەویستانە و بیسەرانەیە کە گوێیان لە دەنگمەوە بینەرانی لای بەکەوە من خزمەکاری هەموو ئەو بەڕێزانم کە ڕێزە عومەرە پشکۆ دەگرن بەڕاستی سپاس دەکەین کا عومەر گیان تۆش عەزیزی ئێمەی برای ئێمەی ئێمە هەموومان یەک عایلین و کەسێکین تۆ برا گەورەی ئێمە من ئەڵێم خۆزگە بە خۆزگای خوا یعنی ڕادیۆکە ئەوەنە داهاتێکی هەبووە کار هەمووان بەزە ئیشەمان کردایە بەڵام وەڵڵاهی ئەمڕۆ خۆتان نەزانن ژیان چۆن ئەبێ هەڵاکە ڕاکی ژیان بکەی زۆر ڕازەکەی زۆر ڕازەکەی
یاخوا سەرکەوتوو ئینشاڵڵا بە قوربان وێنا وەڵای هەر کارمەندی ئەو ڕادیۆم و هەر شتێکی ئەو ڕادیۆ فەرقی نییە ئێمە لە یادەکانیشا دایمە لە پێشەوە یادی جەناب دەکەین چکات تۆ قوربانم بەس ئاگام لێ بۆ مەطعەم شتەکان دایمە بخەنە دوای دواوە هەچی نانم نەخواردووە لەو مەطعەمە چیرکەمێنێ ێ بابە نانم نەخواردووە نانیان دەردی کاکبرانەڵێ ماساوەکەمان پیا ڕێژ یاخوا ماڵێ بە قوڕنەگیرەوە جرتنی دایما ئەڵێ مەچینە هینە بینی بوو داوەکان کەپسەکان ئاوایە بۆ خۆیان ڕاستەکە لەو مەطعەمە داوەت بووین ناویشە یەقا ماساوم کردە باوەشی بانە و شێخ بورهانەوە بەرە ڕۆچیم لێکردن داما بەس عومەر برادەرەکەم پیشان نای پاقلاوەکە خسبە گیرفانی دەریە نامی توگەرە بۆ خۆی لێکردمە تو پیاو نییە لی کاتەوە مەگەر بەزاتی خوا پاشا لە شوێنانمان خوارد دوای بە جەلال ناوەکەی پێ بڵێ برادەرێ پاقلاوی خسبە گیرفانیەوە هەن لە گۆشەی گیرفانی و تکەیە کرد و تکەیە چی و تێکی و پاقلاوەیە مرد نەبرابە وتی وەڵڵا بەشیلەوە لولیاوە بێ کلێسیش لە حەفلەیەکە لە لادێک تریان ناینێ کەسی لە عەلاکا پانیانە کردەوە بۆی زۆر بگرێ ئەوی سویانە بیکەن بە حەفلەیەکمان جەلال گیان حەفلەیەکمان هەبوو لە باخی بەختیاری جاران خەڵک زۆر وەزعی شەڕ بوو زۆر حاڵ ینی گرانیەکە بوو بیرم هەیە خەڵک نیم شەکریە کردی لە عەلاگەی پەنگوینە بەخوا نازانم ئەو زولوفەتان بینیوە یان من سوپاس بۆ خواوەتی کنر هەیە منیژەم من دەمێکە تەمەنم زۆرە جا هاتینە باخی بەختیاری جیازەکان دانێن لەگەڵ پاشایە سێگین کابرایەک ئەوە پاشا خۆی ماوە نەمردو کابرایەک فالنێکی عەلاگەی لەبەرا بوو جا شەربەتی هێنا ڕەنگ لەگەڵ شەکرای گرتەوە لەناو بەرمیدێکە یەک لە دارێکی لەبوو ماسیحەکە ئاوایە کرد دەستێکردناوی تووشی من باڵیش هێزمە ناوی پاشاوتی کەون و کایناتێکمان نایخۆم تم بۆ کێتی وها تووشی من باڵی پرتەقاڵی بۆ خۆڵێکی پرتەقاڵی بوو زانایە من ڕەنگ بوو ئاوا گرت ئەو کۆترە ناوپەری بڕەن کردووە تووشی من باڵی پرتەقاڵی بوو پاشاوتی ئیمان دەستێنم بڵێ بیخۆ عومەر حەفلەکەی هین بگێڕمەوەی ڕانیەکە ڕۆشتین لە کانیوتمان نانمان خوارد بیرە نە ئەی بۆ ناکاکە تۆ پێم نەوتی تۆم خەوەری بەخاباتی لە کانیوتمان نانمان خواردنەکە چەورشت بوو کەیش عومەرازە ناوزارەکە جگەرێکی داگیسان وەڵا وتی سکم قۆڕەیە لە گەیشتینە غابات یەکسەر لەوێ هینیان دانابوو کۆلایەکی برد و ڕۆی توێ بندارێکەوە داهاتەوتی گۆرانی بۆ ناوترێ بێکان وسا ساڵمان بیرێ لە خیرا بە ساڵ حەڵمان کرد مەلەلەلەی بۆ ناوت ئەمە ئاوا عومەر یەکشتی تۆم بیرکەوتەوە من و تۆ لە دیلان بووین تاڵان دووسێ حەفلە دەبووە ڕۆژەک لەگەڵ ئەم پیاوانەیە ئێمە لە دیلان دانابوو باشە لە حەوشەکەیە کوڕەگاوتی کا عومەر با گۆرانی بڵێم خۆی عومەر خواخوای بووە بێ گۆرانی بڵە جا ئەم پیاوە زۆر بێتەماع بوو بۆ مەسەلەی مایکوشن هاو دەنگی لە کا عومەر گڕتر بوو وتی مایکە یەک کۆپلەی وتی مایکەکەم بەرێ و نەمزانیوە لە من دەنگ ناقۆشتریش سەرکەوتێ بۆ والله هاتی پاشانیە پاشا دوو مکەبەرەی هەبوو ڕوباعیان پێ و جەلال بیرت هێ ڕوباع بەڵێ چاکم بیرە تو خوا حەفلەمان هەبوو لە باخی بەختیاری جوانە مەرگیش لە خوار ئێمەوە حەفلەی هەبوو پاشایش پیانە و دەیناکۆرد ئەو کاتەوە جەلالی سەباوی دەیناکۆرد ماوە بەڵێ ئێستا تازەکان هاتووە پاشان دەیناکۆردێکی پێ بوو کاکە وەڵڵای هەرچی ئەجیزەی تەقەنیاتی موهیمە بوو بەدەست پاشاوە بوو کاکە سەوتی یاپی ئێمەش نەمانزانێ جوانە مەرگە وردەها داماوە پشتێن کراوە لە ناو بژیا بووە خوا وتی سڵاوتان لێ بێت مان سڵاو جەلال چۆن هاتیۆ جەمال وتی وەڵڵا کاکە بۆ لای ئێوە هاتوو مەرابەرکە وتی وەڵڵی کاکە یا حەفلەکە ئێمە ئێرەکەین بە دوو حەفلە تم وتی یا کزیکەن تم بۆ وتی کوڕی خوا هەرچێڵەن خەڵک بۆ ئێوە وەڵە پەڕێ هەجلان لەوەی من نییە تمەس داماوە جیازەکانی ئەو کز بوو لە حەفلەیەکە وەلیدەکە خۆی کرد بە ناو پەرچەکە بە لەرزرا ئەمە لەزر هاتەوە ناو پەرچەکە یان لە هەمووی بە قووەتر لە شوێنێ بووین ناوەکەی ناڵێم حەفلەیەکمان هەبوو جەلالی برام بەڵێ هەچۆن کەوتینە حەفلە و ناوەکەی حەفلەیە هینەکە لە ئیشکەوت مۆلیدەکە بەڵێ ئێوتم پاشایان ئەوتم شەوە بووتم پاشایان نەمانوی مۆلێکی بە قوت چاک بێنن پاشاوتی کاکی جان خۆت زانی خەڵکی پاشا سەرپەرشتی شتەکانیە کرد وتی کاکە چی لێ بکەم ئیش ناکە ینی لەوێست دەکەی سلف ئیشەکەی نەوەتە حەفلە ئیش ناکە بە سڵاتی من چییە
وتم باش باشا يمين لا تخولها بخاوت توربو متمنيش قجم بو بتل هر هندلم لي هر شي نكر هر هندلم لي هر شي نكر جلال شوب وتا سرسن برزم كدو مولكو يام بعرزه كان بعرزه زلامتي هيك فنجقاش تمشي بوتي شلو ديو كده با من طايقم واسطه عمرني باوشي فيك سرتي تخوا قاتي سيني شهرنا بخوا عمري بس شكاو كانت عمري اگر هيك سيني بروح البركه براسا واقع انا بذاتي خوات مو برادر الله فرق وراين عالم ده ما قاعد شيشكا سيتي يلا طريق قاتشي بعد زي اخ انا بالله اي رنك خوزقك عمر ليره بويتا بداخل والله ابراهيم بذاتي اخوانا مزاني باشا مقابله يجي مشوكيش انا كمو والله من امرو خوشني روج جيان ما كجبيسي توي بريز كجبيسي او دني باشا بوم براسي باشا يشك له هنرمند ازانشي برواكه يشك لا بيجمرقه ونبوكان ها مفقوته كان بيجمرقه كنبيته شك براسي كاتك إشي لقل من كردو خلق نيزاني دوبلات أزاني شو أنا قاعد جلال خصوصا بتقل لي قرر باشا تعنيش بو يعني كوميدياش بو بلام بامك شيء نصيحتيش بو رخيش بو نصيحتيش بو نصيحتيش بو يعني شتيتي زور بقوتي كل براسي بلام مداخل يسا سيرك إلى قل ريز وخوش يسين بو هناك سيرك كومولا قاعد تناو هلا خوان دوبلات شكل في الجنان بو برزاتي خوا بيرم هي شتيك من دوبلات شكل حوارك يجابو باشا وتنان أنا وبصرنا ما بو تكاكا بو مناو خرافه سبب مناو اخي شيء تكاكا مناو جويلي ببراكم خرافه ده مناو بغربيته نابي باشا خوي فلتر بو خوي مخرج بو والله خوي هموشتي بو بداخل بيوز وعم عمر جا براسي باشا يعني بروان بيبكي خوزقاي خلاجه حرمتهم يم دصاتها بو بيكري بو كردايه بو كبراوي بناي خوا بو بيكر ما باشا كردايه زبا كبراي كاك باشاين هر هم انا والله بكبراي كان تو كاك او بيكري بو كاين الاول اسلامي دايري شني تيجي في 4 دفر في 2 دفر من خو ما عمره جليوس تعرفوا بان مخمش جليوس من المدن هنا الكلام شو هاري تيجي 2 دفر من بروتي شو ثاني خلاص كاك بدي تازينيش ما ممكن بيريا سلامك هاو دوان بو هاتم تان حفله مان هي توشتي كاميرا تان قرتو ويسي بو مرياني لينام صور بو ويسي كاميرا كبو او بكريت عمر بحساب بياتيكا وتي كاميرا فيديو تان قرتو يا والله في شانزيك ما قرتو شانزيك يا كعمر لو شو انا خجالتم زوري دكات مان قرتي لا شو دانش دعوت بين بابلين هنا كم مجلسي او ابو بابلين الشعب يعني خومات كوريغاتا جورو ما مصايكي برز دانيشتبو وتي او فلانكس فتريك ناو بين منوش بكي بوشي لنوجا كان شيتو وتي والله ما مصاب قران توزا كم كردوتو وتي نابه كميكيتو او انا وتي والله ما مصابوش غير كجواب مردور ده كم كردو دو هي تركم كد اكو تسر الى قرن والله ابراهيم يا دوري خو صوت جلال لقل خدانيشتو بقدني يا دوري ما قل جلال والله الراس لقل طاشي بخوا لقل هموت انا هم عمر بشكل بايو جوانا والله من خز مكاري هموت انا بذاتي خو براي جوري همو كاتب خو تزاني نايري لم والله تشتيك باسكي سمش ما اي خاط سرخوي او خاط سرخوي والله هربي ضيني باشت بخوا دمو بلي مني جاي نخوارو تو بلمك بخوا جلال منو ما بيشوشتم خندو زلام بيتم جوب جراتيو تمام تلفونك مو هاو تجوب جرا اگر خصاكي اگر ده من بيجنو او كشما زاني شلون وتي لبيش ابو بجنن جابو شلون يعني نفسك وانا من برنجم وتي بو بجنن جابو شلون يعني وانا مجاري في شغان دليل لا ان شاء الله يسمع لنا كان خلق ما يخرج حالات يعني بريش بعد خويا ماشي معنا كاكي ايما شي معنا يمن لي خلق خوشاقين ببيش كامل داني شو فيها كان خبر جديد بالقران سمن بشك من خوشاقاك كاجلان زلام انا بصورك عمر هو مالي دوبل ببصر ما كاكي وش يعني دور دوبل ببصر حتى كان بمرين يعني فينا قبل هاشم في قالوا مالي تمن دريج به ان شاء الله تمن دريج به طالع عمر جيان زور خوش حال بين زور داوي لبردن اللي كاين زور لكات ما نقرتي نبخوا من اوكاتم في خوشك جون دنيا براسي من صباسي كاك رباز وايوا كم تام بسر كردوا جاري شكا يعني بالراب كامنا مع ساو نهيشتك شكل كرد اشتي بليك سلان مع ساو من شاوتان ما جاكم لك الجزاء والشيخ برهان وكاك رباز وحشيل بجنابشتو حشيل الراديو همي براو بشتو بناي منا بلان باشا زور تايبته براسي ام كانالانا اسا زور اهمالنا ابويا ام كاوان بانك والله
کەیانوو هاتەوە لە مەتاڕ ڕۆگ و باران کرایە پیاوێکی زۆر جوانە شانازی بێەوە کە مەزانیی کاک جەلال و ئەم بەرنامە جوانتان هەرموتان کاک ڕێباز بە ذاتی خوا ڕۆژێکیان هاتووە بۆ هین بۆ شیراتۆن هینمان دۆبلازەکە گۆرانێکی هندی هەیە ئەوەی کە لە قەیەگاوی هەشتەکەوێ نازانم خۆی زانێ بە ذاتی خوا بە ذات و بێعیبی خوا نییە هەر ئەوە نەمازانی یەک جوێنی هەڵڕشت هەمومانی کرد بە میزەڵان یەکێ زەرد و یەکێ پورتەخاڵی و یەکێ سوور هەموو میزەڵانی ئەم جلانەوەی شوێنە هەمووی لە پارەی خۆی کردی جلیستین قشی سەناعە و کورە وەڵام جا چینە جا لە هەمووی بە قوتر ڕۆژێ منی کرد بە ئافرەت وتی کە عەمەر کە ڕۆشتم این بۆ پێم وایە گۆرانێکی مامۆستا کامەران عومەر بوو نەکەی سەفەرکەی ئەوە وتی عومەر جان اینجا تی باش پاشا یانوتم ئافرەت عیب نەبێ سنگی هەیە من چی بکەم کاکە میزەڵانم پێ برا فلان تێکرد دوو میزەڵانیان بۆ من دانا عەرەسازەوە ممکمە کامیرەکە لەسەر مابوتیان عومەر ڕاکە و خۆڵە بۆ قاچ یانی نییە لی سەفەرکە وەڵامیش خۆمەڵە بۆ قورعانە جەلال لە گەریای بەعەرزاوتی پڵ هەر تۆقیم مەس میزەڵانەکانی سنگم تەقی هەر ناوکم کەوت لە شاستەکە بێ ڕاستکە ئەرە بەخوا لە شەڵسیەکە بووین میزەڵانەکان لە سنگمان تەقی ئەو کاتە بە زۆر ئێمە کرد بە ژن و ئێمە کرد بە پیرێژن و ئێمە کرد بە کچوو یعنی ئەم پیاوە زۆر شایستەیە ئەوەیە کە ڕێزی لێ بگری بەڕاستی من مەرجان عادلی مامیشمان کرد بە کوردیەوە خەڵک زۆر بەدڵی بوو ئێستاش من لێگرمەوە کە لام لە فەیسبوک ئارە وەڵڵا عادلی مامیش زۆر موین بوو ئیزابێل ماریمار بە ذاتی خوا عادلی مامان کرد بە ژمارە بیژمێرە 4 کەسی ئەو هەموو سەوتە هەموو سەوتە 4 کەس بووین بە قورعان وەڵا ڕاستەکەی وەڵاهی ئێستا ئەو شتە ناکرێ ینی بەجددی ئێستا بدەوێ بیکەیتەوە بۆ ناکرێتەوە کورە کاکە ئەی جیازەکانیش کاکە جیازی وای دانێت بە قورعان جەلال جیازی پێدانە پاشا کە دۆبلاجی پێ بکە کەوت ئەلووەی بەڵێ فەرموو یان جیازەکان هەر جیاز تێگەی ئەلووەی بەڵێ فەرموو جیازەکە وایە پێ نییە پێ کرد بە ڤیدیۆیەکە بەجددی بۆ جیازە ئینانە تەقەنیاتەکە نزمانە ئەو هەموو شتەی کردووە بەڕاستی پاشا شایستەی ڕێزای هیچ کەم نییە بۆی ئەوە ناڵێم شایستەی زۆر ڕێزە زۆر بەڕێزی تا عومەرجان لە کاتمان گرتی داوای لێبوردنی لێەکەین ڕێز و حرمەتم هەیە بۆ خانەوادەکە بە تایبەتی خێزانێک کە خوشک و دایک و براژنی منە بە قوربانم جەلال جان تۆش کوڕێکی لە ماڵی ئێمە خوا ئەگەی نییە بەقەدەر ئەو خوشکەزانم بەڕێزی لە دەستەکانە ماجەکەم خوا ئەوانە لێ من دەستی بە قوربانم زۆرەکەین لە کاتمان گرتی ڕێز و حرمەتمان قبول بکە دەست و چاو ماجەکەم بە قوربانتان مسواز بۆی کە منتان وەرگرت و سپاس بۆ ئەو هەموو وشە جوانانەی بەرامبەری ڕادیۆکەم و بەرامبەری کاکە پاشان کاک پاشا زۆر لەوە زیاترە کە کاعومەریش باسی کرد دەست و چاو خۆش بە سپاس دەکەم حاجی سامانم لەگەڵایە حاجی خەجاڵەتم داوای لێبوردنی لە یەکەم شوێنەکەم گرتووی ئەمڕۆ دوژمنی خەجاڵەت بێ بە قوربانە بوو بمبورە زۆر لەسەر خەدمایتەوە خەجاڵەتی خۆ ناکۆرە جایمە ماڵی خۆمانە برا پێش هەموو شتێ تەندروستی و چۆنە بەرەو باشبوون ڕۆشت و شکر دەخوا بە زیاد بێشکر بۆ خوای گەورە بەرەو نەجادون ڕۆشتم کوتایی پێ هاوی شەڵا کاک جەلالگیان هەر ناوەکەشە بنووسێ جەلالی حاجی عەلی کوورە بچووکی دەکەم فەخ جاخۆ گەورە بم بەوە زۆر گەورە بم من قوربانە بم خۆ دەرگەورەی بە خێراتنی ئەو گوڵە جوانە ئەگەم ئەو گوڵە جوانی تەنیشتێک کاکە پاشا بەڕاستی ئەمڕۆ حەزمە کرد لێ بوومایە حەزمە کرد ینی پێشات بوومایە بەڕاستی کەسایەتی کاکە پاشا ینی ئەگە بڵێم بۆ ئێمە زۆر گەورە بوو کاتی خۆی ئێمە لە بەرنامەی زەنگ بەرگەیەکی تایبەت کرد بوو بە کاک پاشا ینی ئەو دۆبلاژانێکی کرد بەڕاستی ئێسەر لە یوتیوب و وەکو ئەشیفێکی خۆشم هەل لەلا ماوەتەوە یاخوا بەخێر بێتەوە سەر چاوم بەڕاستی ئەو کاکە پاشایە بەرنامەکەی ئێمەی ئەگە بڵم لە سایان 90 بەرەو پێش برد و گەورەی کرد قوربانە بم کاک سامان خۆتان خێراتنەوەیکی بە خێراتنەوەی دیەکەم حەزمەکەن ئەمڕۆ لێ بوومایە و پێی ئاشنا بوومایە و جارێکە ئیشەڵا هە لە نزیک شەوەی بینم بە ئەم هەفتەیە چەند ڕۆژە بە تەواوەتی تر توانم بێمەوە دەرەوە طبعا خەجاڵەتی لای جەناب پیاوە لەسەر سەفەرە ئەگەڕێتەوە جینا هەڵمەگر بۆ ئەو بەرنامەی جەناب بەس کە وتی ئەگەڕێمەوە وتم بە قورعان فریای بەرنامەکەی کاک سامان ناکەوێ ناچار من خۆم پێشکەش یەکەم زۆر داوای لێبوردنی لە یەکەم خەجاڵەتم هیچ فەرمان نییە کاک جەلایجان ئەوە ماڵی هەموو لایەکمانە ئەو شتانە یعنی ببی قۆزیتەوە لەوان کابرا لەسەر سەفەر بێ چەند ڕۆژێک بتوانێت یعنی بڕاتەوە ئەوە
يعني بێ حەلێکی بۆ بڕخسێنێت کە يعني ئەو بۆشاییکە هەیە لە بەرنامەکە پڕکرێتەوەی تر بە بەڕێزە بە کاک جەزا من سپاسی هەموو لایەکەکەم بەرنامەی پێش و کاک جەزا بەڕاستی هاوکار بوو مەمنون بووم ئەمڕۆژ بە هەمان شێوە هەر سپاسی بەڕێز دەکەم کە يعني بەڕێز توانیت ئەو بۆشایە پڕکەیتەوە من مەمنونی تۆم خاوەن ڕێزی سپاس دەکەم تۆ گەورەی بانم کاک سامان تۆ مامۆستای منی هەموو کاتێ قوربانە بەم حەزم نییە من بچووکی هەموو لایەکم خۆم بە بچووکی هەموو کەسێک تۆ گەورەی کاک ئەوەی کە لە هەچ شوێنێکەوە خزمەت کات بە هونەر و بە هونەرمەندان و بە هونەردۆست ڕاستی ئەو گەورەی خۆیەتی من نازانم چی بۆ کاک پاشا بڵێم بەخوا ئەو پیاوە زۆر گەورەیە یعنی بەڕاستی خزمەتێکی زۆری کردووە نەک لێرە ئێستا لە دەرێشەوە لە دەریشەوە بە هەمان شێوە مشتەکانی هەبینم بەڕاستی هەموو شتی جوان پێشکەشەکان لەگەڵ ئەوستافریکە لەگەڵ یاتی یاخوا هەر سەرکەوتوو بێ و نمونەی زۆر بێ ڕاستی کارەکانی جێگای دەستخۆشیە یعنی گەورەیە بۆ هونەر کە ئەو پیاوە کۆڵی نایە و لەدال هەر بەردەوامیشە من هەردوو چای ماجەکەم زۆر زۆر خۆشحاڵ بووم کە توانین لەم بەرنامەی خۆم خۆتەوە کاک جەلال بەڵام ئەگەر تەمەن درێژ بێ نازانم کەی ئەڕاتەوە کاک پاشار حەزمە کرد بە دیداری شاد بم ئەو بینم بەم نزیکانە کاک سامان ئینشەڵڵا بە قوربانە ئینشەڵڵا ئەم چەند ڕۆژەی تر ئێمە دەرەوە و تەلەفۆنیشە بۆکەم ئێمە خزمەتە بەخوا من ئێمە خزمەتە سەلامەتی بۆ بەڕێزت خوای گەورە شپای بەخێرێ بۆ قوربانی دڵەبم بە ساقم سپاس دەکەم بە قوربانی هەمووتان چای هەموو تاماجەکەم سپاسی هەموو کاک جەزا و هەموو کارمەندانی ڕادیۆکەم بەڕاستی کەم تەرخەمیان نەکرد بەرامبەر بە من دا هەواڵ پرسینم دا و کاریکردن بە هەموو شێوەیەک مەمنون یەک بێتانم بەڕاستی ئەگە بڵێم برا بۆ ناکە من مەمنونی هەموو لایکیانم خزمەکاری جەنابتی بەداخەوە جێ و خاڵیە بەڵام دوو هەفتەیە هەر بەجددی جێگە و خاڵیە قوربانە بم قوربانی هەموو لایەکدام بەڕاستی یاخوا هەموو کەس تێک دوور بێ لەم نەخۆشیە بەڕاستی یعنی نەخۆشیە کاگەر کەسێک زۆر تحملی ناکات بەخوا ناتوانێت پێ بژی زۆر یعنی کەسێک کەس ماندووە کات بەڕاستی بێتاقەت دەکات هیلاک دەکات یعنی ئەو ئازار و ئێش و ئازاری کە هەیەی بڕوا ناکەم لە یعنی وەڵام هیچ شتێکی ئاوام تاسەکانە من نەبینیوە لە یعنی نەخۆشیم کردووە بەس بەم شێوەیە نەبووە یاخوا دوور بێ لە هەموو کات یاخوا ئەوەی کە توش بووە خوای گەورە شیفای بە یاخوا کەس توش نەبێت من هیچم نەماوە بۆ بەڕێستان کاک جەلاجان یاخوا دەستی تۆ خۆش بێ و بە خێراتنی کاکە پاشاژەکەم دووبار و سێبارە بەرنامەکەی قەشەنگ کرد چای ماجەکەم دەستی ماندوو بوو نییە گوشم زۆر سپاس بۆ جەناب سپاس بۆ هونەرمەندی ئەزیز ئەندامی ڕادیۆی میلی گەڕیان کاک سامانی حاجی عەلی بە هیوای ئەوەی ئینشەڵڵا خوای گەورە شفا بۆ بنێرێ و بێیتەوە ناومان بە دروستێکی باش و لەشێکی ساف سپاس بۆ پەیوەندیەکە و داوای لەبردنی لەکەین زۆر لە کاتمانگرتی خەجاڵەتی سپاس بۆ کاک ڕێپاز و بۆ هەموو لایەکتان تۆ عەزیزی ئێمەی کاک سامان گیان دەست و چاوە خۆش بێ خوای گەورە شفا بۆ بە هیوای ئەوەی ئینشەڵڵا ئەم دەردە لە هەموو کەس بە دوور بێ و هەر کەسیش گرتی بە ئاسانترین شێوە خوای گەورە یارمەتی با و لێی بێتەوە حرمەتمەیە بۆ جەناب کاک عوبێدی حەمەچیلۆ بە ناوی کاکە پاشاشەوە تۆ برای ئەزیزی ئەمەی ڕێباز گیان ئەگەر پەیوەندی ڕاگری مەمنونە دەبم سپاس دەکەم قوربانە بوو سپاس بۆ ئەو بەڕێزانش کە پەیوەندیان کرد پاشا گیان وابزانم هەر کەس گوێی لە دەنگە نەبوو مەمنونم چایان گەورە کردم زۆر خۆشحاڵ بە لە ئەوەڵەوە بچینە لای من ئەزانم بەس بینەرانی بەڕێز نازانێ لە ساڵی چەندەوە هاتیتە ناو دنیای میوزیک باش لە دوای ئەویش کۆمیدیە باش ئەزانی چیە کێشەکە لەوایە خەڵق نازانێ هەنێشت هەیە هەنێ کار کراوە نازانێت کە ئێمەین باش ئەمە تۆزە حەزەکەم ڕوون بێ بۆ خەڵق من هەشتا دەستم کرد بە مۆسیقا ساڵ هەشتا دەستم کرد بە مۆسیقا دواتر دوای ساڵێک چوومە تیپی نازەوە تاکو و ساڵی 91 دوای انکفازەکەی بەسەرا هات و ڕاپەڕینەکە بڵێن ڕاکردنەکە و هاتینەوەمانە تیپی ناز دیسانە لەگەڵیانە بوومە تا ساڵی 95 ساڵێدا بڕام چوومیشی مەطعەم و شتم کرد دواتر 96 بوازم لەبین 96 بۆ 97 لەگەڵ هونەرمەند عومەرە پسکۆل و عەلادین حەسەنە بۆ ماوەی 3 بۆ 4 ساڵ وازم لەگەڵیانە بووم ئەو ماوەی زۆر شانازی پێوەکەم بەڕاستی زۆر خۆش بوو یعنی ئەو دیهاتانە هەمووی چوین حەفلەمان کرد ئینسانی بەڕێز و خۆشەویست و بەسەرهاتی خۆشەوانە ئەمە وەکو مۆسیقا تر دواتر ساڵی 2003 چوون بۆ وڵاتی سوید
لێش هەر مۆسیقامەکرێتان بە خیرانە لە ماڵە ستودیۆ شتم هەیە زیاتر ئیشی مونتاژ و شتەکەم لە ماڵەوە مۆسیقاشی تێکەڵاکەم لەش سپاس ئیشی سەوت بەڵام مەسەلەی کۆمیدیا ساڵی 95 دەستم پێ کرد ساڵی 95 جا با یەک پێش ئەوی بچمە سەر کۆمیدیا من خۆم شانازی بە بازاری مەجیبەکەوەکەم بازاری مۆسیقاکە بەڕێی من سەمنەوە نزیکی 19 ساڵە لە وڵاتی سویدم یعنی مەسەلەی مۆسیقای ئەوێ کە لەوێ لە ئەکادیمیا خوێنی نازان چی و چی بەڕێی من ئەم بازاری مۆسیقایە یعنی زانکۆیەکە بۆ خۆی ڕاست یعنی ئەوەی لەوێ هاتبێتە دەرم شانازی پێوەکەم یعنی ئەو دەست و پەنجەی و مۆسیقیانی کە لێرە فێر بوون ئەو گۆرانی بێژانی کە لێرە ئەوکو مەدرسەیەکە یعنی هیچ فەرقی نییە لەگەڵ مەعهەدە بەجددی یعنی ئێمە وەرەوە ئێمە سەماعی بووە بەڵام هەمووی عاسفی بەقوت هەمووی دەست و پەنجەیان خۆش تۆ لێ ئەم ڕازی دووەکو عاسفێتی کۆن زۆر لە کیبۆردەوە لە هەموو لە ئالەتەوە تەرەکانەوە لە ئالەتە هەوایەکان و عازف باڵەبانەکان یعنی بەڕاستی مەحاسفی باشن چای هەر هەمویان ماچەکەم خۆم شخصی خۆم پەروەردەی ئەو بازارم شانازی پێوەکەم لە هەموو کەس وتومە ئێمەش تۆ جێگەی فەخر و ڕێز و شانازیت من وەکو خۆم بە مامۆسای خۆمە دەزانم چکە هەڵبەتە کاتی خۆی تۆیش دەورێکی باش هەبوو بۆ من کە من فێر بوو وەلەو من بەقەر یەک پەنجەی تۆ بەڵام دەورێکی باش هەبوو من سپاسی جەناب دەکەم پاشا بێجگە لە کاری با بڵێن دۆبلاژ و نواندن و میوزیک لە سوید ئیشێکی تر هەیە بەڵێ خۆی سێکاسە کە ئەچیتە وڵاتانە ئۆتۆماتیکی وای لێبی بە مۆزەف یعنی ئەترە بێت تۆ دەوامێکە هەبێ ڕۆژی 8 سعات 10 سعات بۆی مەعاشێکت هەبێت و پێی بژیت ناتوانانی بە مۆسیقا بژیت ناتوانانی بە هونەر و شت بژیت من هینە لە شەریکێکی پاس لێ پاس لێ خۆم و دەرسی شەڵێمەوە ئەتوانی یەک شەر ئێستا ئەچینە سەر بەسەر هات و نوکتە و هینەکەن بەس بۆ هاوڵاتیانی بەڕێز بۆ بینەرانی بەڕێز و بیسەرانی بەڕێز ئەگەر تۆزە شیکاریم بیتێ لەسەر حەزەکەم وەکو سیستەمی هاتوچووی سوید و خەتی پاس و سەلامەتی کە چۆن بیر لە هینەکەنەوە هاوڵاتی لێ زۆر گرنگە بەلایەنەوە هاوڵاتی دەرەجەیەکە پیادەڕەوی یەکەمە لە باسی هاتوچۆکم دووهەم پاسکیلە یعنی ئەبێ پاسکیل بۆ بۆستێ سیارە قیتار هەمووی بۆ کەسە بۆستێکە بە یاڕا بە پێپەڕێتەوە لە دوایەوە سیارە بێ بۆ پاسکیل بۆستێ پاس ئەبێ بۆ قیتار بۆستێ سیارە بۆ پاس ئەبێ بۆستێ ها بە بچووکیە وەرە گۆری لەسەر مەسەلەی پاس من لە شەریکێکی پاس ئیشەکەم زۆر یعنی 12 ساڵە ئەو خەتانە نەوەستاون یعنی ئەو بەفری لە سویدا ئەبارێ یعنی لەوانێ بڵم نیومەتی تیرەکە بەڵام پاس هەر ناوەستێ چۆن ناوەستێ سیستەمی پاس نابێ بوەستێ چکە گەر بوەستێ خەڵق لە 170 سوید بە پاس هاتوچۆکە بۆ لەبەری پاس لە کاتی خۆیان ئەو گەێنێ تێگەیشت لە کاتی خۆیان ئەو گەێنێ بەس کە بە سیارە ڕووی لە کاتی خۆتان ناگەکەیتە ترافیکەوە بەس خەتی پاس ئەگەر سێ سایت بێ سایتێک بۆ پاس دایمە جیاکراوەتەوە نابێ بوەستیت نابێ بۆستی سە بۆ منە لێ تەوقیتە وەلو سەوای لێ هاتووە ینی هەموو ماڵێک 4-5 ئەگەر 5 کەس بن بە حتمما دوانیان یانێکیان هەر لە ئەوروپان ئەوانە هەمووی ئاسانە لای خەڵق بەڵام باسی بزات هاتوچووی پاسی ئەوەیەکەم زۆر گرنگی پێ ئەیرێت بۆن منە تۆ بەیانی ساعت 8 بێ لە دەوامبی 7:30 سواری پاسەکە بیت ناوەستێ و پاسە بزەبر کە ئەڵێ دەی بێ بۆ 8 لەوێم دەی بێ بۆ 8 و گێنێت چکە بە تەوقیتە ڕات دەست و چاو خۆش بێ ئیزرائیل جان ئەمە عوبێدی حەمەکیلۆیە مام ئیزرائیل کاکە عوبێد جەلال کارزان جان تۆی تۆڵی ئیزرائیل ماڵە ئاوا چۆنن کاکەی جان ئاکسڵاو بێوتە ئیزرائیل لە ترسە نەوێرا بڵێم ئامنم کارزان فاروقە کارزان چۆنی کاکە جیران ڕێز و سڵام هەیە بۆ یەک بەیەکتان لەو ڕادیۆیە بە تایبەتی کاکە باشا کاکە جەلال گۆڵی کاک جەزای ساس کاکە ڕێباز کە پەیوەندێکی بۆ وەرگرتم ڕێز و حورمەتم هەیە بۆ یەک بەیەکتان زۆر خۆشحاڵ بووم بە بینینی کاکە پاشای گوڵ و دڵ لێرەوە قوربان سپاس قوربانە بم کارە گیان من زیاتر خۆشحاڵ بووم بە ساقڵ بوو
چاوەکەمی کەوتە ئیزرائیل وتم تۆ بڵێ من بم ڕێباز وتی ئیزرائیل عوبێدی حەمەکیلۆ نازناوەکەی ئیزرائیلە با بڵێن وام زانی ئەوە ئێستا سڵاوێکی نار با بڵێن ڕێز و سڵاومانەیە بۆ هەموو لایەک کارزان یەک چیت هەیە لەگەڵ پاشایە بەسەرهاتێکی خۆش بۆی بینەرانی بەڕێز تۆزە دڵیان خۆش بێت اینجا چیمان نییە لەگەڵ پاشا وڵی زۆر یادگاری خۆشمەیە تەوان یەکەم حەفلە من لەگەڵ پاشا کردم کە فێری مۆسیقا بوون بیری لە سەرچنار وازە مەکتەبێ بوو بوو لە مەکتەبێکی کچان بوو لە سەرچنار سایزەرێکیاندا نابوو ئەم شوانە ئەمی هێنا کە کارزانیێنا منیش نەمزانی ئەم چەپە بوو سایزەرەکەیاندا نابوو ئاوە ئەم هاو لێرەوە یعنی هەمووی من بووم هەمووی لەولا بەس ئەم خۆی لەولاوەستا وەگو لە ناو خەڵقەکەوەستا ئەو مەسیقای دێ ئینجاشتی زۆر خۆشمانە هەم لەگەڵ کاکە جەلالە هەم لەگەڵ کاکە پاشا بەزێکیشانە جەرمەوە ڕۆژێکیان دەمە ئێوارە بوو پاشاوتی تەجیلاتێکمانەیە بۆ کابراێک لە پێنجونەوە هاتبوو باش وەڵای تر چوینەوە مۆلیدە و وەزم کارەبا بوو نازانام مۆلیدە بوو یا کارەبا بووە حاصل سایزەرەکەمان بەردەوە چوینەوە بۆ ماڵی پاشا لەوێ کەسی لێ نەبوو لێ تەجیلاتەکەی بۆ بکەین جاو زمانە تەجیلی ڕایسن نبوو بۆ نازانم چ تەجیلێ بوو تەکنیک بوو شتێکی تەکنیکە ڕەشەکە بوو دیوێکیمان تەواو کرد کابرا زۆر غەڵەت و شتێ کردی جاو کاتە ئەوایە نەوەستایتە تاکو یەک دیوە تەواو کە دیوێکیمان بازە حەڵتاو کرد دیوەکەی کەی ڕۆی لە هەوڵەوە زۆر باشاو دیوی دووەمی هاو یەک سانی مابوو تەواو بێ کابرا دەمی تەتەڵە پەتەڵی کرد وەڵا پاشاش بووی لە هەوڵەوەم دیز دەست پێ نەکەینەوە ڕێک پلاکەکەی ڕاکێشا هەمووی کوژانەوەتی چۆن بوو بە قەفڵ تو کابراوتی وەسی بوو کارەبا بڕاوتی ناتەواوتە زیلاتەکە تەواو کارە چیتر شتێکی من و تۆ هەیە ڕۆژێکیان بەڵێ باوەی خۆم خۆ بجەرمەوە جەلال ڕۆژێکیان چوون بۆ نانخواردن نیوەڕۆ بوو ئەوسا خوا عەفویکا لەگەڵ جەمال و جەزاوانە من عەزمە کرد جەلالیش لە دوکان لەگەڵمانە بوو چوون بۆ نانخواردن دوایی هاتمەوە چاکەم بەدەستەوە بوو دانم با کردەوە سوتفە بەلای دوکانەکە ڕۆشتم سەرەکەم جەمال نەسیحەتی جەلالەکە وەڵا وەستامتم با بزانم چی پێڵێ وتی جەلال جۆ بگرە ئەم ماوەیە فرسەتە کارزان لێرێ و ئەمانە هەوڵ بەخۆ فێری سایزەرەکە بکە و با ئەو فێر بێت و ئێمە دەریەکەین و تۆ وەرە جێگاکەی منیش هاتمەوە بەسەراوتی جەلال یەکسەوتی کارزانەمەوە فێری سایزەر بم ئێمەش وتم قایچێکە ئەمە هەیەکی شەرتیمانە بوو لە دوکان ڕۆژانە وتی جەمال وتی کاکە تەمرینی پێ بکەوە باشە جەلال هاو ئەوی مەقامی حیجاز چییە من ئەموو بەیاتێکم بۆ لێ ئەمە حیجازە ئەو بەیات چیە سەبایەکم بۆ لێ ئەموو ئەمە بەیاتە ئیدەوەل حاصل بوو بە ڕەمەزان سینی و زەرفە بوو لە هۆڵی شای جەمال وتی کاکەم ڕەمەزانە پێویستمان بە تۆ نییە وەڵا جەلالیان بردبوو یەکەم گۆرانی جەمال خوا ئەفریقا پێویست بوو ئایەک مەقامی سەبان بۆ لێ جەلال یەک حیجازی بۆ لێ بوو هەستە خوارەوە چی وتێوە کێ فێری کردوتم کازان پێ بە بەیانی بیکوژم وەڵا ڕاستەکەی یادگاری زۆر خۆشمانەیە لەگەڵ پاشا لەگەڵ ڕاستمێکمانە بوو بە سواری ماتۆڕێک مامە ئێستاش مامەوە ڕستمان بە قوربان وەڵاهی کارزان لەگەڵ ڕێبازە بە هەردووکمان بۆ فەیسبوک و هینەکەت ئەگەڕین پەیوەندی و پێوە بکەین دەست خۆش بە خۆ پەیوەندی و کرد زۆرم پێخۆش وەڵای زۆر سپاسی کاکە ڕێباز دەکەم زۆر خۆشحاڵ بووم جۆم لە دەنگی پاشا کاک جەلال ڕێز و سڵامێ بۆ کاک گۆران ئەوانەی ئەو ستافەی کە لەوێ ئیشەکەن بەڕاستی دەستان خۆش بێ ئەم مینبەرە هیوادارم هەر بمێنێ لەبەرەوەی هونەرمەندە میلەکان لە زۆر کۆنەوە ئێمە مەسەن کاری جوان و هەرچیەکمان کردووە لەوانەیە پشتگوێ کرابێ لەبەر یەک مینبەری جوان نەبووە کە بگاتە گوێی خەڵک بە جوانی بەڕاستی و ئیشانەی کە وەختی خۆی کاک پاشا ئەیکرد بەڕاستی شتێکی جوان بوو ئێستا شتێرەکەیتەوە مەسەن ڕاستە تەکنیکی ئەو سەردەمە تەکنیکیشی
مەسەن پرۆفیشناڵ نەبوو ئالەتی وا لەبەردەستانەوە بەڵام لە چاو ئەو شتانەی ئیستا مەسەن شتێکی زۆر زۆر جوان بوو بەڵام بە حکمیەوەی هیچ مینبەرێکی هونەرمەندی ملی نەبووە کە بتوانین ئێمە خۆم شتەکانی خۆمانی لێ بڵاوکەین من دەستپۆچی لە کاک زەزا و لە هەموو ستافەکانم زۆر سپاس کارزانگیان زۆر مەمنون سپاس خۆت گەورەی بەڕێزم زۆر خۆشحاڵ بووم ئینشەڵا ڕێز و سڵامێ بۆ هەموو لایەک و کاتێکی خۆشتان بێت زۆر سپاس بۆ پەیوەندەکەەوە بۆ هونەرمەندی خۆشەویست کارزان فاروق خۆشحاڵە کردین گەورە کردین زۆر سپاس دەکەم تاوان پاشا گیان ئیترەوە خۆیە بێ بە ساونای گەڕیان ئاوە چەند دقەیەکی تر باش با بچینە لای نەختێ بەسەرهات و آخر زەلام نییە بەقەرتۆ بەسەرهاتیە بێ با بچینە لای نەختێ بەسەرهاتی خۆ بۆ نمونە بورهانی مەسەوەر مەسەلەی جگەرەکە چییە با بڵێ بورهان من پەیوەندیم لەگەڵ مسەوەرەکانیشا زۆر خۆش بوو بە تایبەتی کاک بورهان مەریوانی دینا غەفارەوانە هەموو جاری باش بازاری کردۆ بە عام هەمووی پەیوەندیم خۆش بوو لەگەڵیانە شەوێکیان لە حەفلە هاتینەوە لە ماڵی خۆمان بووین ئەم کاک بورهانم لەگەڵا بوو ماڵمان لە ڕاهشەبا بوو لای مەکتەبەکەی زەرگەتان جگەری لێبڕا جگەرەمان لێبڕا بەڵام من تەحملم کرد ئەوەتی من تەحمل ناکەم تا لای زەرگەتەوە ڕۆشین دوکانمان دەست نەکەوە شەویشە دوای دوانزەوانە وەڵا گەڕاینەوە وتم من ناخۆم جگەرە ناخۆم تەحملەکەمە خەوتی بەخوا من ناتوانم کاک بورهان چی بکەین وەڵاتی سێریکی گەڵامەوەکەی کردی حەوشەوەتی من سەحەلێکەم وەڵات چوو یەک دوو داری گەڵامەوی لێ کردەوە بە چەرەختەیکە و بە شەرەفم یەک چەڕە دووکەڵی نایە لەونا زۆر ناخۆم داری گەڵامێ وەڵای بەس ئەو تەحملی کرد چاوی ماتە کاک محەممەد لە سلێمانیەوە نییە ئەمە کاک محەممەد گیان باشی بە قوربان بە قوربانیە و چاوانە بم جەنابە باشی قوربانە خۆتی جەلال گۆڵەی باشی بەساقا قوربانە بم سپاس دەکەم تۆ عەزیزی منی قوربان کاکە دەستکۆچی لە جەماعەتەکە ئەمە جەزای گۆڵ زۆر سپاس دەکەم هەردوو چاو ماجەکەم قوربانم بەڕێزی مەزان باسی پاستان کرد کات لە کاتی خۆی هاکەیەوەمانە بەڵێ کاک پاشا لە سوید کارمەندی با بڵێن ویزگەیەکی پاسە ماڵە بەڕێ ئێمە ئەوەی خۆشمان تەقریبان 28 ساڵێکی ماوە لە 2050 شەوان ڕێکە بێتەوە ئەڵا بەقوڵەتە ئەزای سۆرە سامان گیان هەموو واتەی خۆمان وڵاتێکی قەزا و قەدەرە تێگەیت بەڵێ قەزا و قەدەریش کۆمەڵی خەڵک احتیمالێ لەسەر بواری هاتووتۆیە کۆمەڵی شتادێ لێی نەزانێت تێگەڵم زۆر جارێ مەفرەزەیە یا شتێکە بێت سەیرەگات تەکسی و پاسەکەی دەکرێتە ناو قەرەباڵکیەکەەوە کابرا نەخۆشی پێ تەکسیەکە یا پاسێکە تقریبان بە سەعاتەوە سێ لەگەڵ تیارەی تایبەتە ئایا ئێمە چۆن بۆ ڕێکە بێتەوە احتیمالێ لە 2050 ڕێک بێتەوەی خۆمان کاک محەممەد گوێ لە برای خۆ بگرە بەڵێ گیانەکە من بەداخەوە ئەڵم یعنی چەنەها گەنج هەیە کە لە وڵاتە ڕۆشتووە یەکێکیان کە منم بە ئاواتەوە بووم کە لەوێ ئەو خزمەتەی خەڵکی سویدی پێەکەم خزمەتی ئایرم پێ بکردە تێگەی چۆن یعنی ئەگەر سیستەمێک هەبووە کۆمپانیا کۆمەڵێ خەتی باشی دابنایە بە سیستەمێکی جوان کۆمەڵە پاسی تازە بەهاتە ینی خۆش بوو ئینسان بەهاتە لە وڵاتەکەی خۆیان و خزمەتی بکردە بە جددی کاکسەمەندە لێرە بۆ هەولێر دوورە نزیکە باسی ئەوروپا نەکەین بەس ئێرە بۆ هەولێر دوورە نزیکە دوورە وەڵام زۆر دوورە ئەی باشە لە هەولێرە تەکسی نەفەراتە ئایا بۆ لە سلێمانیان نییە وەڵایەوە بێ بە پرسانی ئەم شارە بڵێ من بڵێن بە ئەوانەی شیان بەدەستێ پێم و توڵێن نابێت ئەی باشە بۆ لە هەولێرە نەفەراتە بۆ لە سلێمانیانە من لێرە بۆ سەرچینە تۆ هەم بە 1950 نەفەرات کرد ڕاستە ئەی باشە مە بەرژەوەندی خەڵکی فەقیرە ئەیدەوە منامە وەڵا لە بەرژەوەندی خەڵکی فەقیرە بە تەکید بەس ئەما شتەکانیان سەقەتە کاکسامان بەڕاستی احتیمالێ من تەکسیەکەم دانی تا ئێوارە بچوو ڕێمەوە بە نەفەراتیشکەم احتیمالێ
ئازاریش کەم عەدەد نەفەرم پێ ئەس ئەمانەوان لە بەرژەوەندی خەڵکی فەقیرە ناجوڵێنەوە ئێتا ئایا پاس چۆن حسابی ئەوروپایی بۆ بکەن و لێرە بڵێن ئەوروپا ئەوە هەولێرە نزیکمانە نەفەراتن تەکتیبە نەفەراتی شەکەوە داواکارم هەر ڕوو لە وێن سەیری ئەوروپانەکە هەر سەیری هەولێر کرد دەستخۆشیان لێکەین برابەر نەتەکەم سپاس دەکەین بە هیوای ئەوەی پەیامەکە بگای ئیشەڵا بۆ بەرپرسانی شاری دەستان خۆش بێ و زۆر خۆشحاڵ بووم سەر هەردوو چاوم کاکە حەمەدجیان تۆ عەزیزی قوربانە بم خوا لەگەڵ ئیشەڵا باش پاشا گیان با بچینە لای بەسەرهاتەکان لە حەفلەیە چ لەوەی شەڵبەتە هەر بەسەرهاتە هەیە حتمان بەڵێ لە هەنگەکانە زۆر بەسەراتم هەیە لەگەڵ باوکیشما بەسەراتم زۆرم باوک ناوینە عومەری حەمەی موسا وەختی خۆی مەقەممان هەبوو ڕێزمان قوربانم سەر لە حیاتانەماوە یادیان بەخێر بێ خوای گەورە لێی خۆش بێ لەگەڵ مردوویە مولایەکە باجارێ باوکم یەک دوو بەسەراتی باوکم زۆر ئەزەلیە باش چاوی کەس بوو ڕۆژێکیان سپاس دەکەم نانێ خوارد سەیری تەلەڤیزۆنێ کرد سەیری تەکستی تەلەڤیزۆنەکەی کە لە پڕ بانگی کردن تی وەرە بیخوێنەرە ها تورکیا چاوی لێ بۆ سەفینەیە دزراوە نەوتیتیا بۆ سەفینە ینی بڵێن باخیرێک بەڵێ وتم چیوتی تورکیا چاوی لێ بۆ سەفینەیە دزراوە لەواچێ نەوتیتیا بوو بەی کوردستان منیش ئاوا گەڕامەوە ها تەکستەکەیەوە کە خوێنمەوە ئەم وتی تورکیا چاوی لێ بۆ سەفینەیە دزراوە منیش کەسن تورکیا چاوی کەوت بۆ دێک نازانم لەگەڵ سەفین دزەیە چایکە بۆ هەفتێکی کوردی شتێکیان لە بابەتە تێکەڵی کرد زۆر ئەزەلی وە یان لەسەر تەلەڤیزۆنەکەش ڕۆژێکیان سەی جەزیرەیە کرد من سیرمە کردوەڵا ئەخبارێ بووتی ئەستێرێک بەرەو ڕووی عەرزێ سێوەڵی عەرز گەورەترە سێوەڵی عەرز گەورەترە احتیمالە بەلای عەرزا بڕۆ احتیمالە بەر عەرزیش کێتەوەمانە منیش ئاوەڕێکم بۆ باوکم ماوتم ئەرێ باشە چی بکەین ئەڵێ سێوەڵی عەرز گەورەترە وتی ڕاگەین بۆ ئێران هەشتێ وای ڕاگەم بۆ ئێران ئەکێتە چەمێکەوە خوای گەورە لێی خۆش ئەخوا بوو کاتە هەرچی بووە ئەمان وەچین بۆ ئێران کێشەی نییە ئێوە باش لە ئاهەنگەکانە هیچ هەیە با بڵێن لەمە خیرا لە سوید 4 ساڵەوە کرد حەفلێکی سەری ساڵم کرد سێ کەس بووین من خۆم عەریف حەفلەیشم کرد و مۆسیقاشم لێ بەڵام هاتر خۆ دەگۆڕیت و قات و پاپیۆنم بەست بوو بەڵێ سەعات و نیوە وازام مۆسیقام لێ و گۆرانیمان و تۆمانە تا ڕۆشتم وەڵا ئافرەتە مانگی کردم تیتخوا فێ زەحمەت وەنزەین ڕەسمم لەگەڵک تیتخوا و قاپانە لا ناوێ خۆم تێک نایە هەمووی بۆ کۆ کردەوە بردم سوێشی مەطعەمم کردووە کەچی کچەکەیتی دا وایینە ئەوە کە مەسقا کەلە تیتخوا بەڕەسم قەی ناقەی هەمووی بۆ سڕین یاخوا سەرکەوتوبی بەردەوامە پاشاگیان چکا بینەرانی بەڕەست چاوەڕێی زۆر شتی خۆشی تۆوەکەن و سپاسیانەکەین پەیوەندیش تۆزە بەرنامەکەشی تاخیر کرد حورمەتمان هەیە جێگەی ڕێزن و ئەگەر جەنابیشتیان خۆشنەوە بە تاکید پەیوەندی ناکەن باشە تۆ بەردەوام بە حەفلەیەکمان هەبوو ئەنگێشی کوردی لێ بەڵابزانم نەورۆز بوو هونەرمەند میکایلی لێ بوو بڵند براهیم بوو ڕێزمان بۆ هەمویان چاویان ماچێکمە سێ هونەرمەند بوون بەڵامتیان ئافرەتێکیشیان لەگەڵایە هونەرمەند تازە بڵێن گۆرانی شت فێر بووە بەس ئەو پێویستەکە تەمرینی لەگەڵا بکەی باش وتم باشە وڵا ساعاتێ پێش حەفلەکە چوین لە پشتەوە سایزەروشتم داناوتم دادەکیان گۆرانی چیەڵێتی سێ گۆرانی خاوەڵم کێشەمان نەبوو لە خاوەکانە وتی هەڵپەڕ کێشەڵم تم باش تم چیەڵێتی سۆی بە باڵا بەرچەڵم بۆ دەست پێکەین تم باش وەڵاوتی مەسقام لاتی سۆی بە باڵا بە یار دەستا بەیانە یا دەست لە ناوی دەست وتم چی؟ تی دەست لە ناوی دەستم دادەجانوانی ئەبێ بڵێ دەم لە ناوی دەم وتی ئاخر بەخوا لە ڕووم نایە ئێتم مەیڵێ وتی ئاخر زۆر خۆشە گۆرانێک واسەوتم ئەگەر ئێڵێ ئەبێ وەکو خۆی بیڵێ دڵ بوو قەناعەتم پێکردی دە باشە وەکو خۆی ئێڵم تم تەواو تاڵ دەم لە ناوی دەمتی باش وڵات چوینە سەر مەسرح گۆرانی هەڵپەرچیەکانمان وت ئاوا دەستم پێکرد و وتی تی سۆی بە باڵا بە یار دەستە بەیانە یا دەست لە ناوی دەم دەست لە ناوی دەم سێریشی منی لێت دێنە بەرچای خۆ دەست لە ناوی دەم باش شتی تر با بڵێن کە عومەر دەستی خۆش بێ مەجموعەیە شتی وت بەڵام شتێک کە زۆر تایبەت بێ لای خۆ
مۆلیدەکە زۆر بەقوتەوە مۆلیدەکە من بیرم بوو بەس دەست خۆش بە باس کردەوەی مۆلیدەکە دوای وابزانە بەست بوتانەوە بەدا وەسە لە هین حەفلێکمانە بوو لەگەڵ عومەرەوەی من و عومەر و شوانە بووین باش وابزانام جەرا عەلیشمان لەگەڵا بوو وابزانام ئەگەر بیرم بێ حورمەتمان بۆی چای ماچەکەم جەرا کەسێکی بەڕێزە لە قلیاسان بووین هۆگر عەبدولکەریمیش ئەویش هەر لێرە ڕێزم هێوەی هەردوو چاوی ماچەکە ئەو لە باخی بەختیاری بوو لەو بەرەوە بینی قلیاسان ها جادەکەیە بۆ باخی بەختیاری بەڵێ یەک مایکرۆفۆنمان پێ بوو ڕۆژی جوما بوو عومەر قرخە قرخێک کە گۆرانەکەوت لە پڕ نەما مایکرۆفۆنەکە ئیتر من مۆسیقام لێر ڕۆشتم عومەرە بۆڵقەیەکی دەرێنا چەقۆیەک وایەرەکانی قرتان هەر ئاوای قرتانی قرتان هەر چاناوە چاناوەڵە سەری مایکرۆفۆنەکەی کردەوە فلسێکی تیا بوو ئاوا ئەوەی دەرهێنا و فیشەکەشی کردبوو بە مۆتاربەکە دوو تەلیپۆ کردبوو ئاوا دانیشت لێیە تی ئەلوتی ئیشەکە وتم ئێ ئاوایە لە چۆن بەرانی ئاوتەکە وتی مەزبوطە چۆن ئاواوترێ ئیتر وەڵا کوڕێک هەبوو لەگەڵمانە شاگردێ بوو پێم وتوتم هینە وتم ڕاکەن ها لەگەڵ کاکۆگرت لەو بەرەوە هینە وتم حەفلەکان لەو بەرەوتم ئەگەر بڕ بڵێ پاشا سەلامە لێکە ئەگەر هەیەی مایکرۆفۆنێکم بۆ بنێرێ هیچ زیاوتی باش ڕای کرد بە ڕاکردن ڕۆی لەو سەرەوە هاتەوە بینیم تۆپەڵێ وایاری پێ بوو زۆر دڵم خۆش بوو باش هاتوتی ئەمە مێناوە بەسەڵی هیچ ناکە هیچ ناکە بەردەوام بە پاشای گیان لە هۆڵی کاڵێ حەفلێکمان کرد مەریوان مەحموود مەریان مەحموود مساوەرەکە بووە خۆم ئاگام لێ بوو هاتە سەرەوە بە پیکابێک هاتن عادەتەن پاتری ناو سیارەکە پاتری ناو جەمتاکە و پاتری ناو کامیرەکە بڵێن لە سیارەکە بەجێش بوو بەک ساقی پیکابەکەی وت لەپڕ پاتی پێ نەماوە بە دوێک بکوزاوە وتی توخوا ناڕۆی پاتێکم بۆ بێنی هی کامیرەکە دوو کەس پاتی پیکابەکانە ناسە ئەوە زۆر بەقوە کاتە زۆر داما بوو پاتری سارەکان ناسەرە وتی ئەوە ناڵم کاکە پاتی کامیرەکەم تۆ مەریوان گوڵانی ناڵی مەریان گوڵانی خۆشەویستیمان هەیە بۆ کاک مەریوان برای عەزیزی ئێمەیە باش بەردەوام بە هەر مەریان گوڵانی کەشیە بوو زۆر ئەزەلی بوو لە ئەزمەر هاتبوونە خوارەوە تەسویری بوو کوزاوایەکی کردبوو ئەمە ڕێزم هەیە بۆیان ئەمە بەسەراتەکە ڕاستی بوو پیکابەکە بە تەنیش سیاری بوو کوزاوە هەڕوا زاواش ئاوا جامەکەی کردێتەوە پۆڵی دەرهێنامە نیە لە پشتە دانیشتووە مەریانیش لە پیکابەکەەوە ئاوا کامێرەکەی برووە پێشەوەی تەسویری بوو کوزاواکە زاواش ڕە کامێرەکەی بە ڕیکۆردەوە لێ وەرگە خسێ باواشی خۆی زانێ لە هاوم لێ وەرگرە لێ وەرگرتوە لێ وەرگرە کاکە چی لێوە تەسویر دەکا کاک مەریوان خۆشی شتی زۆر خۆشی هەیە بەس بەداخەوە نەوبینیوە لەوە تەیاتویتەوە نەمبینیوە نا بەس کاک سامانم بینی وڵا سامانی برای زۆر جایەک شتی ئەو کاتە هەر تیپیکی مۆسیقا بە شاگردێکی لەگەڵا بووە هیچ کەسی بە ڕێز بوون بەسترە بواە کەسێک ئەو شتانەی بەبردا و بێنات و کلیری دوکانی کرد منیش هەچێک ئەهاو بۆ لام لەگەڵ ماماوای دوسێ مانگ ئەمە بوو بە گۆرانی بێژ و بەجێهێشتم باش ئێپەک مەکە و ڕۆژێ نەبوو دوو نەبیان چەند پێنج شەشێک ئاوا بەجانە هێشتم زۆر ناخۆش وت بە تەنیا جاریوە لە کاتی ناخۆشا بەجێدانات جیاز هەڵگرە خۆ ڕاستە وەڵامیش کوڕێک هەبوو پاکە تێفرۆشت ئارازی نابوو زۆر خۆشەویستە ستەشە لەگەڵ مالە فەیسبووکە کەرڵاڵ بڵێن قسەی ئەکرد بەس نێتوانی زۆر بڵێن گوێی کەس چاکم بیرە گوێشی کەس بوو زمانی شێی منی زۆر خۆشەویستم ڕۆژە بام کردم ئاراز تۆ ڕۆژی چەند پاکە وتی ئەوەنە وەرتمۆرە من دوو قات تێمێ بەس جیازەکان لەگەڵ بەرەو لەگەڵ بێنەرە وتی باش یەکەم حەفلە بردم لە هۆڵی شیراتۆن بوو جای بۆ ئەوم برد چکە ئەو فێری گۆرانیتر نابوو بۆی بەجەم نێڵ لە هۆڵی شیراتۆن حەفلەیەکمان کرد یەکەم ڕۆژ وەڵا بوو بە تەقە بوو بە شەڕە نییە فیشەکی زێکرد بەلاتە من خۆم چوومە ژێر سایزەرەکە کەسێک ئەو بە پێوەستا وەرا سێرێک زۆر خۆشەویست کورە سەر خەریب کوژرێ نەزانێت لە حەفلە لەگەڵ ئاری فەوزیە ڕێبازەڵە چی هەیە؟ یاری وەڵڵای یاریم خۆشێ زۆر کەسێکی زۆر خۆشەویستە ڕۆژێکیان نازانم
هین دلێری برای ئەو کاتە نامە بوو لە ئەوروپا بوو لە ئەڵمانیا دلێر نامەیەکی بۆ نردبوو باش نازانم ئەم چی پێوت بۆی نردبەمیش ئەویست نامەکەی بۆ بنووسێتەوە منیش نانم خوارد بوو مەزازم مەز بوو بۆیش خوای نەماوە نازانم چی بوو هاتم ئاوایەکم لە قەڵەمەکەی کرد نامەکەی سەقەت بوو لەگەڵ هەڵی گرتی ئاوایەکی کرد چەقانێ دەستمەوە نوکی قەڵەمەکە چوە نای نەهاتە دەرە بە دوو عەمەلیات بۆیان دەرێنەوە ئەو بەسەرازم مێ لەگەڵ دوو عەمەلیاتیان بۆ کردم ئاری زۆر خۆشە هەڵبەتە من لەم ڕۆژانەیە ئاریش عیب نەبێ ئەم مزگەوتەی تەنیشتمان ما بڵێن تۆ کە ئەچی ئەوەستی هەتا کابرایەتە دەرەوە ئێمەش 5-6 وەستا بووین ئاریشی لێ بوو یعنی بەجددی 4 تەوالێتیان عیب نەبێ خەڵکی تیا بوو تەلەفۆنیان نەکرد ئێتە منیش زۆر پاس بووم کابرا ینی تۆ داڵغەت ڕوا بە تەلەفۆنەکە نایێتە دەرەوە وەڵا دانەیەکیان هاتە دەرەوە بە تەلەفۆنەکەەوە هەر درگاکەیە کردەوە ئاوا سەیرێکیە کردوی خۆی ئەزانی چۆن چۆنیە وتم برا جوانەکەم وتی ئاوتم وەرە دەرەوە سویدێکیش بۆ من وەرگرا عەزیێت نەبێت تاوان ئاری ڕای کرد وتم کاکاڵی سنتەری سەرچناری کۆنە بۆ خاتری پێغەمەرەمە چیەوە بەجددیتانەوە ئەخ ماقول نییە بە قورئان هەمووی تەلەفۆنیا کرد لە ژوور وتم کاکە پەلەمە سویدێکیش بۆ من وەرگرا عەزیێت نەبێت باش پاشا زۆر لەو برادرانەی ئێمە بەدایمی هاتوونەتەوە بۆ کوردستان یعنی تۆش ناتوانانی بێتەوە خۆ تۆ مۆزیکژنێکی زۆر سەرساری باش یەک دویش خۆ ئەگەر بێتەوە لێرە کاری دۆ بلاج و کاری نواندن و ئەمە خۆ زۆر احتیادی و ئێستش لە قیمەی ئەوەیە بەڕاستی هەم هونەری میلی کوردی هەم هونەری نواندنیش نانا حتمما خۆی زای چۆنم من ئێرەم زۆر پێخۆشم ینی هەم کەسەکە شێومیسانی بە ڕێزن وڵاتەکە زۆر خۆشە بەڕاستی لێرە نییە ژیان خۆشە گەر بزانینی ینی قەدری بگریت چکە لە ئەوروپا هیلاکیە تێنەتە هیلاکیکی زۆر زۆریشە وەکو ڕۆبۆتی لێو ڕۆژێ چی تەوێتر بەخواوەکو سعات بە سعاتە بێ پڕۆیت بێ ینی تەقدیریە بێ 5 دقە بگری سیستەمەکان وە سەرمایەدارین بەس کە ڕیشۆ لەوێدا کوتا تۆزە زەحمەتە سە من تازە بە تەمام کۆمپانیایە دانم لێ 8 امتحانە بێ بۆی بیت 8 امتحان من 6یم تاوە کۆمپانیای چییە کاک باشە کورە لێ من چکە پاس لێ خۆم ئاجانی ئەوان جەدوەلێکە بۆ دانە نەبێت سەر جەدوەلە بڕێ بەڵام تۆ گەری خۆت بێ ینی کۆمپانیای گواستنەوەی شتهێنان و بردن و ئەوانەیە ئەگەر تۆ خۆتی خۆت بێ ئەو کاتە بەدەست خۆتە ئۆفیسی خۆتت ئەبێ تێگەی کاتەکانت خۆشترە بێ بەس قورسە شتی زۆر قورسە ینی تۆ 8 امتحان من ساڵ و شتێکە خەریکی یاخوا لە 6 ساڵ هێشتا دووش امتحانیشی ماوە تقریبا 3-4 مانگی ماوە ئەمە ئەم شتانێ وات لێکا کە تۆ نەتوانیت ئەگینە زۆرم پێخۆشە بێ جێگیرە دەکات لێ جێگیر دەکات لە یەکەم ڕۆژە کە ناڕۆی وردەوردەت لێ جێگیرە بێ منش کەم نییە کاک 19 ساڵە تۆ دەمێکە ێرە وەڵازانم تقریبا 2003 ڕۆشتم من ڕێزمان بۆی هەیە ئاری فەوزی هاتووە بۆ لای کاک جەزا سڵاو لە کاک جەلال سڵاو لە بەرنامەکەتان دەست خۆشیتان لێ یەکەم سڵاو لە میوانە بەڕێزەکەشە کاکە پاشای گۆڵ چاوی منیاری قوربانە بە مامە ئاری گیان دەست مازەکەم سپاس دەکەم قوربان بەس بڵێ کاکەکی ئەم جەرە نێ بۆ لە فڵاشەکەم بەدەست بیان باش ئەستا تەلەفۆن ئەمزارێم تەلەفۆنەکە والێکم قوربان و ماری ئاری تۆ شتێک زۆرە لەگەڵ کاک پاشایە و لەگەڵ پاشایە با بڵێن شتێک بەسەراتێکی خۆشمان بۆ هین بکە بۆ خۆی حاڵێنە ئیشی وام لێ بینە بەڵام کاکەواری کە لە بیرمە بەڕاستی ئیسەر ڕووی مەجلیسی لێ بەخوا کاکە جەلال نانا پشتیوانەکەی بە قوربانم دنیای هاوڵاتی بەڕێز و گوێگران و بیسەرات سێرمانەکەن قوربانم بەس لە با خۆشێکی خۆم و خۆی فواز گێڕێتەوە کە لە حەفلا بووی ئای لە فواد باش جا بەڵام چی بژێرم وەڵا نازانم جا خۆ ئەو نەتان هەیە خۆ داماوە خۆی بیری لێ کاتەوە نایەتەوە بیری بڕوان پێ بکە بەخێر قوربان و کاکە پاشا قوربانە و تۆ عەزیز و خۆشەویستی زۆر یەکێکە لەو کەسە پیر جوانانەی خەڵکی پێماکە لە هوبەرە دەستێکی باڵای هەیە ئیشی زۆر کۆمەڵێکی زۆر جوان میشما پێ کردەوە لەگەڵ کاکە پاشا نازانم ئەگەر لە بیری بێ ئەوەی گۆرانەی مەنۆر جەگان ئاری ئەو جنۆکەی دوکان چییە کاک بورهان ئەڵێ ئەو ڕۆژ کاک بورهان باسی جنۆکەیە کرد منی سوسفە
دانش من شو انا عقي نكوني هذا شعور ابك بزنوكيه دي برو بيرم لا فر بيكسر كنت اخواره كخلص الركسر ما يبقى شق هذا المكان ما بقدرش نكبه معه جابت شو عندنا نسوي كورونا هاري جان تو براي امي تو خوشويستي قربان ابن قربان رزق خوشويست چاو ما زكم زور سپاس تكن سپاس بو حرمت جناب حرمت بو قربان بم تو خاون رزي اري جان چاو ما سپاس بو هنرمند خوشويست كاغاري فوزي يچك لو اصفا قديمانه وديريناني شاري سليماني سپاس تكن كاغاري جان باش بس كان ما زور بقوت بفرمو شيء كان حفلك معنا بو ساعات سي شو اللي بينو لسرچ نارو منو آزادی رفیقم لحفلك قال لي بينو تاكسيك ما قرت هارو تاكسي بيو بو جاري تبوت من بورع شباب ايش ولا مزقوتي قوره وتي والله بس بورعات اخرتي لا ازاكم ازاتي باش فهمت مره مالي ما مشكله بس باوك ميدي باوكش من السربان خد بوكات فيك قربان والله درجاي حوشه ما كنت لو مسافه كم درجاي حوشه كم آزاد مقلا او آزادي نبيني وقت باوكم جويل درجاي حوشه زاب وانسان بتمنى دائما خيالي لا ابو هي ديزاينيه السرمان اشتغام من درجاكم كذا او باوكم ليله سرو خبري بو آزاد هات ما مركو من شو مجلبو آزاد بين مجورين سكاتك مزاين بو بزر مهور لما مرة آزادي قلت له هالي واسي وبدي أقعد ده هيك اللي أكل مفرزة ويزاين بد آخرنا خوش بوشوت وكذا ما في لما على كام قرباو كوت ملقم منها نام جراتم كاروان جان هردو چاو ماجەکەم برای کاک ڕێبازی دیجەی دەسوچاو ماجەکەم لەگەڵ کاک پاشاشا حرمەتمان هەیە بۆ جەناب خاوەن ڕێزی کاکە کاروانی گیان کاروان حسین لە ئەڵمانیا ڕێز و حرمەتمان بۆ جەنابی هەیە خاوەن ڕێزە باش نەسڕەکە و کاگورانە لە باسی نەسڕەکە کە وەختی خۆی نەسڕێکم کڕی بە 3000 پارەی قەمسەڵەیە بوو قەمسەبیرم سم قەمسەڵەیەکم حەز لێ بەس تو ناوەڵا نەسڕە بکڕم بەس نەسڕەکە زۆر سەقەت بوو منیان ستۆپیتیانە بوو شتیتیانە بوو باش لە قلیاسان تووشینە خوارە بەحسا بە سیارەی خۆمەڕم بەس کەوتە خوارەوە سیارەکە نەڕە ئەمەی خەڵکە بەرد بوو ئەوە جێڕەکەی کەوت لە سەسنەر شوێژیان جێڕەکەی کەوتە خوارە تا ماینۆ بان یعنی بڕات بێەوە قەت بیرم ناچێت ئاسی کوشنچیمان لەگەڵا بوو نەورۆز بوو من بوو هیچی کەشمان لەگەڵا بوو 4 کەس کە لە نەسڕەکە نەکەوتە خوارە تو مەس بڕقوی جێڕەکە تۆزە شل بوو بۆ ئەو بەشتان لەگەڵا نەبوو قسەژەکە ناو کاتەوە بەش نەبوو چوینە سەرچنار بەحساب پیاسەیەکەین قەڵەباڵغی و ترافیک بۆڵا لە پڕ شتێک گرمەی کرد جێڕەکە کەوتە خوارەوە ئەتر ئەستیحامێکمان نایە لەیە سارە نەبوو پێشەوە نەبوو دواوە ناڕۆشت وڵا کۆمەڵە ساقلۆری شت دانیش بنیان خواردە وتیان کاکە مشکلێن وەرە هەڵێگرین وڵا هەڵیان قسەیان سە شۆستەکە خوای منیش چی لێ بکەم لەم سارەیە ئاسوی کوشنچیمان لەگەڵا بوو تیسە کوشنەکانی دەرێنم هەرتیایە خەوین وڵا باشە چوین لەو بەرۆ کابرایەک کۆشکی هەبوو تۆزێ بەتانێکمان لێ سەن و دەستێک کۆنکەنمان لێ سەن و پێڵاو گۆرەویمان داکەن خسانە ژێر نەستەکە بۆ ناوە کۆنکەنمانە کرد بەتەرە شەو لای خەوتین 4 کەس لە نەسرەکە بخێت دەستی من زیایە بوو هەر ئاوا بوو نەمەزای بخێنم شۆ بەرحاڵ بەیانی هەستاین سەیرەکەم پێڵاو دیار نییە نە پێڵاو نە گۆرەی هیچی نەمابوو بردوویان نابا قورعان بە پێی پەتیاتمە سەر جات وابوو بەدەستی دوو بە پارەیە کرد بە پێی پەتیاتمە سەر جادەکەوان لێ وتم لێرە بچم سارێکە نەمیان تەکسێ فیتەرێکن بە پێی پەتی لەسەر جادێت دەچم لە سارێ ڕاگرۆستاوتیوە چێتوە دوای بۆ بازەکەم تۆ بم بە لە جادوی مەولەی چوم لای باخچێک جوتێ 4 جوت نعلمێن بۆ جەماعەت دەبووی بە پێی پەتی چوین فیتەرێک بانێنە سارەکەی برد لای فیتەرەکە دامنا ئەمانە بێزاری کردبوومەوە سیارێ نەچوومەوە بەلایە سیرەکەم دوای 2 هەفتە کابرا ئەگەڕێ فیتەرەکە ڕسمێکی منی پێ لە شەمسێکە ڕسمی ئەمە ناناسم سیارەکەی داناوە نهاتەوە بۆی بەس شەیەکیان ماڵمان دەرگای گەراجی سێتاکی بوو ئاوا بەرزایەکی تیا بوو سۆپی تیا نەبوو سیارەکەم عادەتم کرد بوو یاران کە ناهاتمەوە خۆمێکیشا بە دەرگاکە خۆیەکرایەوە بۆی دانەبەزم بیکەمەوە خۆم پیاکێشا کرایەوە ئەیکێشایە بە سارگای خۆش بتر خۆمە چوومەوە ژوورەوە شەقوشک بۆ نەسڕەکە پیاماکێشا کرایەوە لە پڕەهاتەوە ئەتر بە هەیوانەکە خۆمەگرتەوە
باوکمیدەوە هاتەوە شەوێکیان چزانم من برایەکەم ژنی هێنا کچیش خاڵی خۆم هێنابوو چزانم لەو دیۆ داوەتە لە حەوشەکە سفرە ڕازاوەتە من چزانم وەڵا هاتمەوە کەلعادە خۆم کێشا بە دەرگار لەگەڵ ماستا و سفرە و هەموویم کرد بە ژوورە باوکم هەموو گیانی مازدا کاروانمان لەگەڵایە لە سلێمانیەوە کاک جەلال کارتان بە هەموو کاتێ باش کاکە کاروان گیان ڕێز وسڵامانی بۆ کاکە پاشا زۆر زۆر سپاس دەکەم بە ناوێریش کاوتان ماکتەکەم بە ڕێز کاکە جەلال گیان قوربانە مامە کاروان گیان خزمەت و ڕێزمان کرد خاوەن ڕێزی بە ساقەوم سپاس دەکەم نام ناچی تۆ کاک جەلال بە قورعان بڵێم چی گەورم گیان کام کاروان تۆ لەقەبەکەتم پێ بڵێ داخر هەورامی کارەی مرور ئەو کارە گیان هەردوو چاوم هاجەکەم بە قوربانم قوربانە بم تۆ باشی لە دەورێ گەڕێمەوە باشم بە قوربانم ڕێزمانێ بۆ پیاوە بۆ جەنابی چێ زۆر سپاس دەکەم مامە کاروان گیان تۆ ڕێزی تایبەتی و هەیە بە ڕێز وەڵا حەزم کرد پەیوەندیەکتان پێ بکەم و ئەگەر مەجالی ژەوێ باسیشی ئەوەی کاتەیوان ما بۆ بکەی کە گەوتبوو مەفرەتی مرورەکەەوە هیوای خۆمان کاکەیوان کەیوان ئێمە مەمنونی من لە خزمەتانە هەر مەجالە بێ من ویستم ئەمڕۆ تایبەت بکەم بە کاک پاشا هیچ نەڵێم بەڵام ئیشەڵا بەسەر چاو مەجالی تیا بێ لە خزمەتە بە بە ڕێزن ڕێز و حرمەتمانەیە تۆ عەزیزی مامە کاروان گیان تۆ بە ڕێزی بە ساقە بە ڕێز بانە بم خوار لەگەڵ بێ بە ساقەم دەست و چاوە خۆش بێت پاشا ئەمەوە لای تۆ باش ئەمە بە قوتان با بڕۆ یەک کێشەمان نییە بەس ساونای گەڕیا تۆزێکتر دەستێکی لە خۆ بە لەو دیوە کێشەی وەڵاهی کوڕە لە خاولی دەرچوو خوا جا لەگەڵ حەمام سەرچنارا فەرقی چییە ئێرە باش فەرموو کاک پاشا باوکم هین بوو شەکری هەبوو دایما ینی لەگەڵی مەوت ئەموت پارێزکە ئەم شتانە بەس گوێی نایە پاقلاوی چاکێ خوارشتی هاشتی شیرینی زۆر حەز لێ بوو وەڵا ڕۆژێکیان گەزۆم لە سەلاجەکە دانا بۆ عومەر بیری خستمەوە وەختی خۆی نا لەم ڕۆژانە عومەر بیری خستمەوەتی گەزۆکەی باوکتە بیرێم گەزۆم دانابوو لە پشتی شتەکانە بووی نەیبینێ وەڵا باوکم بینیم ڕۆی بۆ گەزۆکە بەڵام هاتوتی ئەوە دانیشتمان وتمەوە گەزۆ خاتی نا گەزۆی چی دەمە هەمووی ئاردە چی گەزۆی هەمووی سپی بوو طبعا دەسەر ئەوە کاگەڕ پاشە حەمە جەزات خوا گوناح و شەکرێ بوو باشە لە دوکانەکەیە دانیشت بوو کوڕێکی خوشکەزای هاو فەحسی شەکرەکەی پێ بوو دکتۆر بوو باڵێن هەر لە جیرفانیا پێی بوو وەڵاوتی خاڵەوەرە با فەحسێکی شەکرە بۆ بکەم سەدفە یادەی خۆشمان علاگەی لۆقمەقازی پێ بوو هێنابووی لەسەر مێزەکەی حەمەزاد دای نابوو دوکانەکەی کاگرزگار داخرا بوو وەڵا بۆی کرد وتی خاڵە شەکرەکە و زۆر زۆر بەرزە 450 وەڵا هەر ئاوای کرد لۆقمەقازیەکی دەرە ناخسێ دەمێەوە وتی با حسابەکە ڕێک بێتەوە بێ بە 500 وتم ئەڵڵا وەڵا ڕێجی مەکرد بڕوان پێەکەی شەڕی لەگەڵ شەکرەکەی وتی خاڵە شەکرەکە زۆر بەرزە ئامان شیرینی شت نەخۆی وتی چەنەیە خوا عەفوی کا خوا لێی خۆش بێ وتی 450 وەڵا هەروای کە یەک لۆقمەقازی قسە دەمێوتی با حسابەکە ڕێک بێتەوە بێ بە 500 ئای خوا عەفوی کا وتیان 4 ناوساجی خواردووە کاک گۆرانی دیدۆ شۆخان زۆر بەخێر بێت هەڵبەت کاکاروانی من ڕێزم بۆی هەیە تەلەفۆنی کرد پەیوەندی کرد کەیوانی خۆمان بەڕازیلێکی پێ بوو لە نەسڵەکەی تۆ وێرانتر کەیوان مەجی ئەی ناسی ساسە سەر لە ئێوارەکەی باران و هەور و هەڵا بوو با بڵێن لەژێر پردەکەی قالاوایە دەک لەوەیە مەفرەزەی تایە ئەیتر ئێوارەیەکی درەنگ ئەویش بەکەڵکیەوە نایە ینی لە سێ بیرە لابە 5-6ێکی تێکرد بوو ویست بووی بچێ بە شوێن خێزانیا بە ماڵی خەزم وەڵا لە پێچەکەی ئیتر کەیوان خۆی داماوە چاوێکی نییە و ئەو باران و هەور و هەڵا و ئەیتر هەمووی تێکەڵ بووە وەڵا لەگەڵ خۆی پیا کرده بوو نایزانی بوو چوزانە مروری داما هەر یەکە بەلایەکە و تۆپ و هەیە لە شت و بیگرە و بەریە و لە تاسە و وەڵای تر هاواریان دەکرد بوو کاکە بوەستە برا بوەستە وەڵا وەسا بوو دابەزی بوو توی فەرموو توی چی فەرموو وابزان بەحاڵ لە مرورێکی بە ڕێزی شیان و لە پۆلیسێکی تویان کاکە تۆ خۆ کردوە بەم مەفرەزەیە برا تۆ ئەزانی دەکوت مەفرەزەی چی ئەی وتبیان تۆ ئێستا ئەم هەموو زرم و کت و تۆپ و هی ناخرد لە تۆبان هەر زۆر خەتەرە لە قانونە ئەیوتبی تخواوە شوێنی مەفرەزەیە تویان بۆ ئەیوتبی نابێت تۆ شتێ کورکاکە و هەموو تۆپەمان داناوە دەمت لە پێش پردەکەەوە تۆپمان بۆ تۆ دانا و هێمامان بۆ داناوێتی لامی یا بوو
وتبي والله خجالة بس أم جارد داتا أنا ورقم تلفونكم بوكن بلا ما فرزيتي هاي كورة وتبي أنا ورا بشري فم أو بروجي دعاء آخر جيرة حتى وكو كفالة ما بوكر لقل كاك جزايا هربوين بابان خوش بيستي ما يبغى كاروان هردو شاي الله لقل حماي مرورة شيء هي لقل حماي نوري يا بابا حماي نوري خمان بله الله براي هالكونورية والله فهم هو هنا برنامج بسرعة زور خوش وامنية بس برنامج كمان كرد لقال يا جوراني شيء لا سايهني كرا كاظم ساير بله يا زور يا والله شاي ما شكمنا لقال حمنوري عايش بسرعة وامنية قرباني باش بس أمي باكم زور هذا اللي قبل جن باش ده فهم باكم بروستات وشتي طاونة برنامج فحصي باك أنت داعي فحصي ميزان لك بله شتي كمان يعني والله لا هذا قبل ما نتواليتكو باوكي جان توز عيبنا بهدي الريو توز بيسمان بيتي بفحص نيكرت إخوة قرمة واستعين بدي دبي كباوكي جان دبا قربان بيك هر نيكرت والله طريك بوي أو برر هر بوي نيك والله لبر دواي بينز دقت نايكم كم بونا كرتون كاكا دكان وخان وسعر نالين توزك ما بفكر فحص كم بونا كرتوني يا ربي خوالي خوش به روزی که امتى دکانی هؤلاء مالی خمانم کابرا کاتبو بچه بزرگتا توی کعمر ام کوا کی راوا کریما وقتم پاریکی زوری و کاتی پیابو بالای تو بینی بم بو مالا بله باکشم یارکی هنر و تی ام کوی کابرا کلای من داینا له حلق زوها تو کی راوا الله لمالو داینا منش براکم هاتو قاپی عراقی کو ای لو کوا رخصي فرناكو كنا كاكم ما كهيج جاب يمينه رخصي فرناكو دباك ما تزوري فينا خوش باني بفل الرايك بوخستونا فخيره نازم تطهي راو كاكا ناقي ناقرم بقى على غوشتي خوشترني لدنيا والله غوشتي كو باش باشا جنبر دوام به حساب كم والله أبو ستونا وصيبة قربانة أنا زباكم لا دايك بيو وقت خوي بله دايما ماشي خرانا بشتي خرانا اللي خفري بيتي نكر بور رخوي كرونا أنا خانيكا أو كابلا كيسام بيجرا بريسام لقال يا أبو وتيجي خوي تجنا دو هني شلاب والتنور أكثر دابا زي دون أنا منعني خوي طريقنا كم توقع فيك شاي كذب ولا دكتور لافا يا كم زاري بعينه شان بونسيب ما أبو عينك كي هاتوني وروجو يا براخي قلامي وما نهرشتو والله دانش هم سير معنا كريا كم زاري ها باوك عينك كي لا تساوي والله باوك مني أواكر بوينا جيراني يا براخي منيش بتم أباوك وش هذا عينك كم برد هذيك كربي بكيسة شيء ما نتوز أما قبريك ناقي نبوة باشا يا أخوة شتي كشي أبو هرشي رسمي هنرمند كان لاعبو أول شيء بو أول شيء أول شتي وان بيلا أو هين بو أو كاتا مونتاج وهين نبو شيء مونتاجي شكل فوتوشوب نبو كاتا وسردما نبو مصورة كان هبو هني الرسمي لا ما بو خلقها لنا دي وشت خوارديانه تو باش رسم جيرا وتبير يعني شتونا نسونا تو من شو ما انا مكو اكرت سريخو ما انا بيو هنا كده هذا مبري سرقان بيو كده زور بقى زور كنا بخوا هنا كان هبو هولي شاي كردمان باغلين لقل جوانا مرقي براما يك مجموعة جلي خطخطي نابو ريك أمردي كي أو زين شي بو سفر دلم أزاين يصير بيكنين بجينو عازف سايزة فينا فيني إيمو جينو يكربو بكت جينو شي كشبو ثاني كشبو ورا خوام ما نكربو بابان أو كان أنا زين أوي بعدين كا قراني شي تحسين طهابو بينشش كزوين جلي بجامع خط مان لبرابو بوي هين بوكو بعديني لي بلا واب أو كانت توزق بيني بارتيوشيتي طواو نبو يمش بخو ما نكر بس يا حكاية يكسر بتباسك روشتين وهم دابزين وأنا شاكدك رايكر يكسر مديري سياحكات وما زين وفدي بارتي كورا بعديني خو ما عندي تصوير كين لها راسك عم يجري خط باش باشا جان
من زۆرم ئەزیێت دای زۆر داوای لێبوردن لە جەناب دەکەم گەورە کردین یعنی بەڕاستی وە چاودڵی خۆشم ڕوون چکا زۆر دەمێک بوو جەنابتم نەبینی بوو بەس ناو بەناو لە کۆمنتی بۆ ئەنووسین ئەمەوێ ئەخیر ئیشی پاشا با بڵێن ئەخیر ئیشی هونەری و چی بوو پێش ئەوەی ئەوە باسکەم باک سەکە دوو مەرحەلە بوو مەرحەلەی لێرە هەنێ ئیشم کرد دوایی کە ڕۆشت مەسوید لێش کۆمەڵە ئیشی کەم کرد ئەمانەی ئێرە بڵێن بازاری مۆسیقاکە جەماعەتی ئینسانیەوەی چاک باشە و ساڵەکان بازاری کوردۆ عومەرە پشکۆل ئەوە هەر زۆر کەسێکی هین بوو لەگەڵما ئەکتیڤ بوو بەڵام لەوێ هینم لەگەڵایە دوو کوڕ دانا سەلاح و ئارازینا ئەو دوو کوڕە کە هاوریکاری منەکەم زۆر ڕێزمان چایان ماچەکەم لێرە زۆر هیلاکن لەگەڵمان ئاخر ئیشم وا بزانم خۆمی شەکی خۆم زۆر بەدڵە کردمەوەی هینەکەت ئەوەی ئیجازی ساخێکە ئافرەتە کرد خۆی کێشە بینەکە بەڵێ ئاخریشیش ئەو دۆبلازیەوەی هینەکە بۆی مەیمونەکە نازەمە کەس بەڵێ بینیمە دەست و چاو خۆش بە ئیشەکانە زۆر جوانە بە زۆری ئیشەکانی لەوێ بە شەوایی کە یا هەر کورە نەوڵاش کاتە ڕێبکە بەس یەک بەسەرات لەگەڵ و ئارازە زۆرە زەلی بوو لێ پێم خۆش ئیشی خبارمانەکرد هاوی ئیخبارێکی ستۆدیۆکە کاگورم ئەم وا ئیجابەکەم ئارازە بکەم بە وەزیری ڕێگاوبان و وەزیری ئەم شتانە ئی باشە تۆزێک مواصلاتات تۆزە برۆیم بۆ ئەستور کرد بە ماجیک سمێڵێکشم ئاوە ڕەش کردەوە و قسەی کرد لەو دەقا پێشوێ تەسویرەکە دەست پێ بکەین خێزانەکەی دوو مناڵیان هەبوو بچوو بوونەوە کاتە خێزانەکەی 4-5 تەلەفۆنی بۆ کرد کەی تەواوی ئەمیش سترێس بوو بۆ منێ پەلەپەلی بوو هەرێ کەی تەواوین کاکەم بەس یەک تۆزی ماوە وەڵا تەسویرەکەمان تەواو کرد و کوڕە دیار نەما ڕۆی کەچی دوای 2 ساعت تەلەفۆنی کردی توخواتەوە بە شەریتم بۆ کوردی تۆ حیاو شەرەفی منە بر بە پاس و قیتار ڕۆشت بووە برۆی شێمووی مازی بووی لە بیری چوو بوو وتی هاچی ئەو خەڵقەیە سەیری منێکرد نەمەزاری سەبەب چێ کە نەچوو بۆ ژۆشنەکەی هەیڕەوباو لە خۆ کردووە ئاوا چوو بیری چووی سەدە کاک نەریمانگی زەنگ نەرە گیان سڵاو جەلال باشی خاسەنی قوربانەوە بم قوربانە چاوەکەم باشیش کرد حاڵە چۆنە تۆ باشی نەریمان گیان باشی قوربانەوە دەستا چۆنە ئەوتیان پاشا دانیشتووە پاشا ئاکورە پاشا لای منە ئەمڕۆ جاتەوە لەو کاتەوە ئاگار لێ نەبوو بێر ئەمرێ بەزایە چووە قوربان ناناگام لێ بووە وەڵا کاکە دەستخۆشتان لێکەم قوربانە بە خێراتنی پاشا گیانەکەم زۆر دڵخۆشم گەڕاوەتەوە قوربانە بم نەریمان گیان یەکێکە لاوەڕە خۆشەویستەکانم یادگاریمان زۆرە لە بەرنامەی زەنگ ئەو کاتە ئیشی زۆر بڵین ئەوەی کە ئێستا ئێکەن بڵین لاسایکردنەوەی گۆرانی بێشوەمانە بەڕاستی فکرەکان زۆربەی هێ ئەو بوو داهێنانی زۆری کرد هەندێک دیشی هەیە بڵێن ئەو کاتە کردێت ئێستا خەڵک بە ڕاستی وەری کردوێ ینی وازانە ڕاستی هەر دۆبلاتی گۆرانیەکان ڕاستەکەی وایە کراسەوە منە هەرویستم سڵاوی لێ بکەم زۆر پێم خۆش بوو جۆم لە دەنگی بوو و ڕێزم هەیە بۆتان مەڕۆ نەریمان دای نەخەیتەوە ئیشم پێێت ناڕۆ هەڵبەتە تۆیش ئیش زۆر لەگەڵ پاشایە کردووە و بەسەرهاتی ژەیە جا ئەمڕۆ بەرنامەکەم تایبەت کردووە بەس بەسەرهات باڵێ دەی شتێکم لەگەڵ پاشایە بۆ هین بکە وەڵی ژینەکە وتی بعد دۆبلاجێکی کامگارەکان بکەین وا بووە بۆی سەرچنار ئێمەش چوینە سەرچنار هەمومانی گۆڕی بوو بە جوانی ڕێگوەکو ئەوان ئەو کاتە ئالەتیشت زۆر کەم دەستەکە و ئالەتی ڕاستیشی هێ نابوو خەریکی دۆبلاژی ئەو شتانەمەی خەڵکەکە ڕاستیات بوو زانی جەماعەت کامکارەکانی دیار نەبوو جا پاشا ئەو کاتە سوورکردانەوە ئەمانە ئێمە شەمین وانەزانی ئێمە کامکارەکانین براوشتەکانین بەس بۆ بێزن کامدارێک گەڕانیانە دۆزی خەڵکەکان هەران تۆ بێزن کامکار کڕوت پاگاکە ئێمە جەماعەت شتێن لەسای ئەوانەکەینەوە حەکەمی کاک نەریمان زۆر خۆشحاڵ بووین کە گوێم لە دەنگە بوو تۆ هونەرمەندێکی ئەزیزی خۆشەویستی لای ئێمە زۆر خۆشحاڵ بووم کە پەیوەندی کرد بە بەرنامەکەی منەوە دەست و چاوە خۆش بێت قوربان کاک جەلال گیان ڕێستان هەیە
هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک چاو دڵم قوربان سپاس دەکەم ڕێز و حورمەتم هەیە بۆ خانەوادەکەشت قوربانم بەڕێز چاو خۆش بێ سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست کاکە نەریمان ساڵ چاوی بەختیار کوردیش ماچ کاک ئەحمەد خۆشناوەتی لە هەولێرەوە سڵاو لێ بێ کاک ئەحمەد گیان سڵاو لە جەنابی ششایب گیان تۆ باشی بە قوربان خۆشە بەرنامە جوانە دەکەم بە خێرات میوانەکە دەکەم یا خۆ سەرکەوتوو ئینشاءالله زۆر سپاس دەکەین قوربانت بەحڕان کاک جەلال لە دوێنێەوە زۆر ناساغم بەس یعنی ئەوەندە پێکەنیم ئەوەندە پێکەنیم نەخۆشەکەم بیستەوە خوای گەورە شفا بە ئیشەڵڵا بە قوربانی تۆم یا خوا لەشتان ساغی خوای گەورە تەمەنتان درێژمە دەست لە بەڵتانە بگرێت قوربانە بم کاک ئەحمەد گیان خوا شفا بە ئیشەڵڵا وەڵای پێم ناخۆشە نەمزانیوە جینا تەلەفۆنم بۆ کردی داواڵمە پرسیدمان بوورە ئەو بەرنامەیەکیت باز بوو بە هیوای ئەوەی ئیشەڵڵا هەموو بینەران و بیسەرانی بەڕێز بە دڵیان بوو بێت و هیچ نەبێت لەم کاتەیە بزەیەکمان خسبێتە سەر لێویان یاخوا لەشتان ساغی سەرکەوتن ئینشاءالله ئەو بەرنامەیەک هەر تەواو بووە و دەست بە مۆنتاژ بکەم دەست خۆش بێ وەڵای تر کاگەر دەڵانجا کاک ئەحمەد ئەدمینمانە هەموویە بڕێ بۆ تیکتۆک و بۆ فەیسبوک مەمنونیم سپاسێکم پێی گەورە زۆر سپاسی جەناب دەکەین ئێمە هەموو جارێ بین بە عەزیەت بۆ جەناب داوای لێبوردنمان هەیە لە خزمەت ئێوەدام خۆشەویستیم بۆ مامە دەزا و مام برهان و کاکری بازیشیان زۆر سپاس دەکەین بە ناوی ئەوانیش کاکێک خۆش بۆ ئێوە یعنی شاب ئێمە نەخۆش چاکەینەوە ئێستا ئارێ وەڵڵا ئێستا حالیان ئێوە چارەسەرن وەڵا پاشاگیانە منەشتی خۆشی بتووە خوای ئاوێتی بە تۆی ترم شەو سبەی شەو خەریکی بەمی ببڕە بە ئیسراحەت من ناشبینم کاک سامانی خۆشمان کۆرۆنای تۆ حەقە تەلەفۆنێک کرد زانایی تاک نەبووەوە پەیوەندی پێوە کردین شکر حاڵی باشە خوای گەورەش بای با زۆر باش لەخوا بەزیادە لە خەمادەمەش باش بۆتەوە تەواو شکر لەخوا بەزیابێ زۆر باشە کاک ئەحمەد گیان کاک پاڵچا چارەسەری کۆرۆنا و نەخۆشیەکان قوربانەوە تەمەن درێژ بن هەر هەمووتان ئینشاءالله قوربانی لەگەڵێوەش ئینشاءالله قوربانم کاک ئەحمەد گیان سپاس بۆ برای عەزیز و خۆشەویستم کاک ئەحمەد خۆشناوەتی بەرپرسی هەموو ئەدمینەکانی ئێمە لە ڕادیۆی میلی گەڕیان لە شاری هەولێرەوە ئەڵێن لاسایی زۆر خۆشەکەی نەک ئەڵێن من هەر خۆمە زانم بەڵام لاسایی زۆر خۆشەکەی تۆ یەک دوو لاساییشم بۆ بکەوە احتیادیە خۆ مناڵ خۆشە مناڵە ها لە مەکتەب کە مامۆستا پێڵێ بە طبعاً ڕێزم هەیە بۆ مامۆستایمە مامۆستا ئێمەی گەورە کرد و پەروەردە کردووە ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو مامۆستایەک لە هەر شوێنێ بن بەڵام تر خۆی بەسەراتەکە بەو شکڵەیە جاران وا بوو مامۆستایەک بۆن منە بە تەلەبەکەی ئەڵادەی هەستا گۆرانێکم بۆ بڵێ ئەیش هەڵەسێ ئەوە لەبەر مایکەکە ناسمەگینان خۆی لاسایەکەمە زۆر خۆشە منێتر ئاواکەوە تا هەموو دەست بەرزەکە ماوەتە من تر لە پڕێکی هەڵەسەڵێ ماوەتە من نەیزانم گۆران هەڵە چوار ماوەتە تۆپەکە فوتبۆڵەکە ماوەتە منیم لە دەستم ڕامەکە ماوەتە تۆ تۆپیارێکی ماوەتە کولەکەی ڕەحم کرد باوەکە تۆپیارێکم دەی شی تۆپیارێک یان تەلەبێ لە سێنە لە هەستە بزانم مریشک چێخە ماوەتە مریشک ماوەتە شووتیە خوا ماوەتە گەنمە خوا ماوەتە بانێڵم ڕاستەکە ئەو کاتە خۆڵی یاخوا سەرکەوتوی پاشاییان قوربانە خۆشەویستان ئەمڕۆ یەکێ بوو لەو بەرنامە تایبەتانەی کە لای من زۆر تایبەتە و پاشە خەجاڵەتم بۆ زەعیفی باشە مۆزعی ئێستای ئێمە چکە ئەو نەمان عارەق کردەوە ئەها ئیبادەی من لە جەنابە تێر نابم حەزەکە یەک هەفتە بخایەنێ بەرنامەکەم لە جەنابە تێر نابم بەڵام نە لەمە زیاتر جەنابەتی لاگەکەم نە لەوە زیاتریش لە کاتە دەگرم زۆر داوای لەبوردنی لە یەکەم بڕوا بکە کە بینیم یەکسەر ئەم بەرنامەیەم بیرکەوتەوە وتم لای کاک سامان دایانێم لای حاجی سامان بەس کە وتم برا ڕۆکرۆنایەتی وتم پاشا لە دەستم دەرناچی سوێن بەخواشەویش بۆم کردبێتی بۆ دەکەم نایڵم بڕۆیتەوە من پێی گەورە بووم بەڕاستی ئێمە زیاتر فەخر بە جەنابتەوەکەین من ئەمە ماڵی خۆمە بازاری مۆسیقاکەش وەکو وتم فێرگەی خۆمە قەت من لی پەشیمانیم دایمە شانازیم پێوە کردو لەم شوێنێکی باسم کردووە هیوادارم هەموو هونەرمەندەکان وەکو ئەم پیاوە بیرکەنەوە نەک ڕێزم بۆیان هەیە تایەتی ئێستا کە باسی بازار مۆسیقاکەکەی زۆر بە چاوینەوە ئەسەیریەکە یەک شتیش باسکەم ینی هەنێشت هەیە ئەنسان خۆشە باسی کاجێ حەقە ینی بڵێن سەسێکە مۆسیقای 6 فلیمی کوردیم داناوە ئەگەر سە لێرە باسی نەکەم کەس شتانە نازانێت باشە یەکەم فستیڤاڵی کورتە فلیم کرا من و هونەرمەند ئاکۆ عومەر ئەو دەرهێنەرەکەی بوو
یەکەم بوو لە فستیڤالەکە مۆسیقاکەیدانە بەس بەداخەم شتانە کەس نایزانێت بۆ نمونە هونەرمەند کامەران عومەر سامان عومەر گۆرانیەکانیان تقریبەن ئەوەی کە دەستنەکەی سەفەرکەی و کامەران عومەر هەمووی من بەشدار بووم تێ سامان عومەر گۆرانی خۆشەکانی بەسێتی دڵڕەنجاندن و من ئێستا شیوایەتم ئەو کۆرداتە زۆر خۆش ئەو کۆرداتە دەکرد وایە بەسم لە چێسە بۆ منە دێینەوە کامەران مستەفا یعنی ئەوانەمووی ئیشی جوانە کراوە بەڵام لەی شوێنێک و باس ناکریت کەس نازانێت ئیشانە و کردووە وڵی لەگەڵ ڕێزما ئێستا لەم کاتەیە پێویستە ئەو کەناڵە فەزایانە ئەم پیاوان ئەم پیاوە بانکەن گۆرانەکەی کەمال محەممەد ڕێزم هەیە لێرەوە هین ئەی گوڵم ڕوو لە شێ بکەم یعنی ئەوان هەمووی مەسقاکانی مادانیان دیاری قەراقی هونەرمەند دیاری قەراقی ینی کۆمەڵە ئیشی جوان کراوە بەس کەس نازانێت بەس تۆ یەکشت یعنی من لەگەڵ ڕێزما بۆ هونەرمەندانە کە هەمووی هاوڕێم و هەمووی برام هەمووشی بێ مقابل کراوە بەس تەنها کامەران عومەر نەبێ شەدومابیلا لەوە ینی درێخی نەکردەوە حەقی خۆمانیاوە من ڕێزم بۆ هەمویانەیە بەس حەقە یعنی باسی تۆ بکەن یعنی حەقە نەخۆن ئەمە بەڕاستی یعنی هونەرمەندە بەڕێزانی کە تۆ باسکردن هەمویان مقابلەی سەر تەلەڤیزۆنیانە و هەمویان چاو پێکەوتنیان هەیە بەس بە قورعان من تا ئێستا بەڵێ بەس من تا ئێستا نەمبیستووە باسی پاشا یەک کەس من چاویان ماچەکەم ڕێزیشم هەیە ویان هەمووشیانم خۆشەوە موشی کەسی بەڕێزم بەستە زڕۆفەکە وای لاتۆ بێ خۆت بێ بڵێ کاکەونەوەم کردو جاخن ناکرێت جاوکە کەی خۆشم بڵێ من ئەوم کردووە حرمەتەن پاشا بڕوا قەنەعەتم پێ بکە من حەدم نییە لە ئاستی جەناب من مۆسیقیم بەڵام چەند ساڵە من مۆسیقام ژەندووە ئەم هەموو شەوە ئاهەنگ و دانیشتن و تراکات و بیرە و بەریە زەلامێ نەی و دەست خۆش بێ لە ڕادیۆی تەکسی دوو مۆزوعم جێڕایەوەتیان بەرە عڕۆ جەلال گۆڵەی ئەی دەکاکە دەبە مۆسیقاکەشم بڵێ دەست خۆش بێ خۆ من ڕێزمێ بە ئەو خەڵکانە دەستی هەمویان باجەکەم سپاسیانەکەم ئەوەی کە سەیری منی کرد بێ بەڵام بە قورعان زەلامێت کەناڵە بانگی نەکردم بڵێ کاکە وەرە تۆ کاری هونەری وەیە کەناڵ تەلەفۆنم بۆ کاڵێک وەرە دوو بەسەراتی پیا بکەوتم بەخوا دووەناون لایە وتی بۆوتم جا بۆ بەسەرات بێ من خۆم لە ڕادیۆکەی خۆمی جەڕمەوە پێویست ناکا بێم بۆ لای تۆ عادل غەریب ئاراز ڕەحیم کاروان نور یعنی هەمووی لەگەڵیان هەرم سانی باش و ئیش باشیشمان کرد بەس بەرحاڵ گرنگەوەی ئێمە ئەزانی وە بینەرانی بەڕێزیش بە پێی توانە هەر جەنابە دەناسن و ئەزانن کە پیاوێکی هەم لە نواندنە زۆر پێشکەوتووی هەم لە میوزیکا زۆر پێشکەوتووی و چۆنەڵی خزمەتی ئەم نیشتیمانە و ئەم هەرێمە و شاری سلێمانیش کردووە من بەش بە حاڵی خۆم زۆر سپاس دەکەم من وەکو هونەرمەندە پێزانی نمەیە بۆ چاوی منی ئێوە تۆش گەورەی خۆشەویستان زۆر سپاسی کاگڕێبازی دیجەیەکەم کە ئەمڕۆ ڕازیەتی مای داوای لەبردنە لێ یەکەین کارەکانی هەموو کارەکانە جوان بوون بەزەوەی ئەمڕۆی پاشا زۆر مەزبوط بوو دەست و چاو خۆش بێ هەڵبەت ئەحمە خۆشناوەتیش ڕازی هەڵێ بەرنامەیەکی زۆر جوان و سەرکەوتوو بوو سپاس بۆ کاگورهان بۆ ئاغا لەرجیان بە قوربانی دەست و پلێزم سپاسی کاکە جەزای سازەکەم خۆشەویستیم هەیە بۆ کاگ ئەحمە خۆشناوەتی کا عوبێدی حەمەکیلۆ هەردوو چاو ماجەکەم تۆ عەزیزی ئێمەی سپاس بۆ ئەو هونەرمەندانەی کە پەیوەندیان پێوە کردین سپاس بۆ ئەوانەش کە نەیانتوانیوە وەرمان بگرن داوای لێبوردنیان دەکەین لەبەرەوەی لۆردی لەسەر بوو تەلەفۆنەکەمان پاشا چیت هەیە بۆ ڕادیۆی میلی گەڕیان و تەلەڤیزۆنی گەڕیان و ستافی گەڕیان من ئەوە ناڵم یەکەم جارمەکە چاپێکەوتنکەم زۆر پێی گەورە بووم من زیاد هەتا مایشم پێزانم شەنازیشی پێوەکەم لەبەرەوەی هەر گەڕام و ماڵەکەی خۆم هەر لێرەش ئەگینا هیچ شوێنێکی کە و تەقدیر و لێ ناگرین ڕێزم ئێمە هیچمان بۆ نەکردووی تۆ زۆر لەوە زیاتر قابی لە بەڵامی تر من هەر ئەو نەئەتوانم بەرنامەکە پێشکەشکەم خەجاڵەتم ئەگەر وشەیەکی هەڵەیە شتێ خۆشەویستان زۆر داوای لە ببردنتان لێ ئەەکەین ئەگەر وشەیەکی نەشیاومان وتە بێ شتێک خۆتان نەزانن ئەو هەموو قسەکردن و بەسەرهادوتنە هەر هەڵەیەکی تیا بێ من ئەمڕۆ بەقەی دنیا خۆشحاڵ بووم لەگەڵ هونەرمەندی بەتوانە لەگەڵ هونەرمەندی شانۆیی لەگەڵ نواندنکارێکی بەتوانە لەگەڵ یەکێ لەو عاسب سایزەرانەی کە هەمومان قەرزاری ئەم پیاوەین کە ئەو عاسب سایزەرانەی زۆربەی زۆریان فێر بوون لەم پیاوەوە فێر بوون یەکێ لەوانە کە منم زۆر سپاسیەکەم بە مامۆسای خۆم یەزانم خۆشەویستان سبەینە کاژمێر سێ ڕاستەوخۆ لەگەڵ هونەرمەندی خۆشەویست ئامر تاقانە لە خزمەتان نابم یەکشەمەکەی تر هەر کاژمێر سێ لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاگڕێبواری مەلازادە و کاگ باوکە نەڕۆنەکەم بە قورعان گەرماکەیە کاک بیلالی بەڕی جان
لە ئەخیرە مۆسیقایەک پێشکەشەکە بە جەنابێت خۆشەویستان خۆشحاڵ بووین زۆر چاوتان ماجەکەین پاشاگیان ئەمڕۆ بەرنمەیەکی تایبەتی پێشکەشی من کرد بە هیوای زوو چاکبوونەوەی سامانی حاجی عەلی کاک سامان داوای لە بردنە دەرێکەکەم کە ئەمڕۆ لە بری جەناب ئەو بەرنامەیەم پێشکەش کرد بەخوای گەورە پاشا ئەڕۆشتەوە بۆیە حەزم نەکرد حەقی بخۆی بەڵام من کەواب سەڵتەکەم لەبەر نەکرد آخر دەکا کە پاشا ئاوا هات کەواب سەڵتێکی لەبەر کرد دەستخۆشی بۆ هەموو لایەک تا سبەینە کاژمێر سێمەوە خزمەتان و لە خزمەتتان هابم پشوشیتانەکەم لەگەڵ ڕێزمانە.